خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە شەوێکی تری پڕ لە میهری مانگی ڕەمەزانی پیرۆز بە دیداری ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە جارێکی تر لە بەرنامەیەکی تر و لە شەوێکی تری سیگەوهەر خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژووی ڕۆژانی ڕابردوومان لێ قبوڵ بکە و ئەو ڕۆژانەش کە دێن بتوانین تاعەتی خوددا بکەین بتوانین کە بە باشترین شێوە ڕەمەزان کۆتایی پێ بهێنین. خوای گەورە خێر و بەرەکەتی ئەرز و ئاسمان بڕژێنێ بۆ سەر گیان و دڵ و ماڵ و مناڵمان. خوای گەورە ڕەمەزان بکاتە مای خۆشی و بەرەکەت و ئاسوودەیی نێو دڵەکان نێو ماڵەکان نێو خوان و سەرسفرەکان. بەڵێ سڵاو لێ بەکاربردن زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ سپاسی خوا قەسەکەم کاتەکەی زۆر زوو ئەڕوا واللهی بالفعل من بخۆم نەبێتە ڕیای حەزم لە مانگی ڕەمەزانە ئەو شتانەشی کە حەز لێت یان لە خۆ کاتەکەی زۆرڕوا تەمەن هەر تەمەن زۆرڕە وای لاتووە ڕۆژ و ساڵ و من هەر لە خۆوەڕوا فریا هیچ ناکەین. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان، ئومێدەوارم کە لە شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەموو لایەکتان باش بوون و ئەم شەوانە بەخواپەرستی و عیبادەت بەڕێ بکەن و بینەری پەیامە پڕگەوهرەکانی سیگەوهەر بن کە لە شەوانی پیرۆزی مانگی ڕەمەزاندا دێتە خزمەتتان و بە هاوکاری هاوکارانمان ئێمە پێشکەشتانی دەکەین ئومێد دەکەین کە جێ سوود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بێ. بەڕێزان پێش بچینە لای تەورەکەمان ئاماژەیەک بە سپۆنسەرەکانم بم سپاس بۆ لەشکی کەی شۆپینگ کە لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی کەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکانی لەچک و هەروەها باخان حیجاب لە تەلاری ئاوباریک نهۆمی دووەم دوکانی ژمارە 119 و 120. ئەزیزان زۆر جار ئێمە کە هەڵدەسین لە خەویان دەمانەوێت بچین بۆ شوێنەیەک زۆر بە وریایە و جلوبەرگەکانمان هەڵەبژێرین لەبەرەیەمانەوێت بە شێوازێکی جوان دەرکەوین، بەڵام کەممان بیر لەوە ئەکەینەوە کە وشەکانمان هەڵبژێرین بە جوانی، کام وشیان دەگات بەدڵ کام وشیان شیرینە، تا چەندێک ئاینی ئیسلام گرنگی بە وشە شیرینەکان داوە و چی کاریگەریەکی لەسەر دڵ و دەرونی بەرامبەر دەبێ. ئێمە هەمیشە دوو وشەمان هەیە دوو قسەمان هەیە بیرمان ناچێتەوە، وشەیەک و قسەیەک کە زۆر شیرین بووە یەکێکیشان کە زۆر تاڵ و تفت بووە، بۆ ئەوەی کە وشەکانمان کاریگەر بێ و خۆی گەورە لێی ڕازی بێت و بگاتە دڵی بەرامبەر باسی ئەم تەوەرە گرنگاکەین بە میوانداری دوو مامۆستای بەڕێز کە لێرە میوانن ئەوانیش بەڕێزان مامۆستای یوسف محمود مامۆستای ئاینی و مامۆستا هەسیار عەلی چارەسەرکاری دەبینی. سپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن مامۆستا یوسف جەناب تۆ دەست پێ بکەم قوربانە بم هەرێک لە پێشەوامان پێغەمبەرەوە دەست پێ بکەین. پێغەمبەر سەبارەت بەم باس و خواسە بەم کەلامە شیرینە بەمەی کە بەڕاستی زۆرجار قسەی شیرین و گفتاری جوان کەلامی جوان یعنی ئاگری گەورە کوژێنێتەوە. پێغەمبەری خوا سەبارەت بەمە چی ئەڵێ؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەری ئازیزمان، ڕێز و سڵاو بۆ بیناران و بیسەرانی ئەم پەیامە و ئەم بەرنامە خۆشەویستە. دیارە پێغەمبەری ئازیزیشمان وەکو خاتو عایشە خوا لێ ڕازی بێ وەسفی کردووە فەرمێتی کانە خولوقه القورئان، یعنی خولق و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەرمان درود و سەلامی خوای لەسەر بێ لە قورئانەوە سەرچاوی وەرگرتووە، کەواتە ئێمە بێ یەکەم جار تەماشای قورئانی پیرۆزکەین بزانین خوای پەروەردگار چۆن باسی قسەی جوان و وتەی شیرین و ڕەوشتی بەرزی کردووە لەو ڕوانگەیەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە. دیارە قورئانی پیرۆز لە چەندەها جێگەدا ئاماژەی پێ کردووە کە ڕەنگە لەبەر کەمی ماوەی بەرنامەکە نەتوانین هەمووی ئەوەی کە هەیە بەڵکو بەشێکی بۆ بیسەران و بینەرانی خۆشەویستمان باسکەین. دیارە خوای پەروەردگار کە لە قورئانی پیرۆزە باسی ئەوە کە کاتێک کە خوای گەورە پەیمانی لە بەنی ئیسرائیل وەرگرتووە لە جوولەکان وەرگرتووە کەەوە بەندایەتی بۆ کەس نەکەن بۆ خوای پەروەردگار نەبێت، چەند خاڵێکی باس کردووە کە فەرمێ وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا، کەەوە تەنها خوا بپەرستن و لەگەڵ دایک و باوکە چاک بن لەگەڵ هەتیوان و هەژارانە باش بن. لە دوایە فەرمێ وقولوا للناس حسنا، خوای گەورە وەکو پەیمانێک لێی وەرگرتوون کەەوە یعنی لەگەڵ خەڵکیدا چاک بن و تیان چاک بێن قسەیان شیرین و جوان بێت. دیارە ئەوان بەعام تەبعێکیان هەبووە کە قسەی زبر و ناخۆش و تەنانەت بەرامبەر بە پێغەمبەرانیان سەلامی خوایان لەسەر بێت
قسەی زۆر ناخۆش و ڕق و ینی ئەوانیان کردو بۆیە خوای گەورە و پەیمانەی لێ وەرگتونکەوە ئەبێ ینی وەکو ئەوەی کە بەندایەتی خواکەن لەگەڵ خەڵکی خواشە لەگەڵ بەندەکانی خواشە قسەیان خۆش بێ ڕویان خۆش بێ وتەیان شیرین بێت نابێ شتی وتەی زبر و ناخۆش و بریندارکەر و خراپ بەکار بهێنن دیارە ئەمە ئاەتێکە لە ئاەتەکانی تریشە خوای پەروەردگار أفرمي لسورة زمر أفرمي فبشر عباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه أخوي جورا فرمي أي محمد صلى الله عليه وسلم تو مجدبة مسلمانان وإيمان داران أواني كجوه لقسكان أجرن بلام شوين تاكترين وباشترين وجوانترين وشو قفتار وقساء كون يعني همو قساء كوا بكري أما شويني ناكون بلكو بزان أو قساء تاك وباش وجوانا شوين أو قسانة أكون هروها لآياتي ترى خوي پروردگار لسورة إسراء أفرمي بلا ببندكان وقل لعبادي التي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم خوا فرمي بلا ببندكان كواشتي تاك وباش بلن چونك الشيطان بهوي أو قسە خراپانەوە شتی ناخۆشی و فیتنە و ناکۆچی خاتە نێوان بەندەکانی خواوە بەهۆی قسەی خراپەوە بۆهۆی وشەی ناشرین و نەشا و خراپەوە بۆیە خوای گەورە فەرموویەتی بڵێ بەم بەندانە قسەی باشکەن چاکەن و لە شوێنی تریشا هەر فەرموویەتی کاتێککە ئێمە بانگەوازەکەین بۆ ئەم دینە فەرموویەتی ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة فەرموویەتی بانگەوازکە بۆ لای بەرنامەی خوا بە حکمت و دانایەتی و بە ئامۆژگاری و شەی جوان دەینەی فەرمووە بە موعظة الخەشینە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەی زۆرە بەس ڕەنگە دەستخۆش زۆر باش لە درێژی بەرنامەکە ئینشەڵڵا لەلای وەرزدان مامۆستا سیار دووبارە بەخێربێی زۆر سپاس بژی وشە شیرینەکان قسە شیرینەکان بە چیان ناسرێتەوە چیاوازی چی لەو قسانەی تر تا چەندێکیش کاریگەری لەسەر دڵ و دەروون دروستەکە بە تایبەتی کێوە دەروون ناسێت و ئەزانن کە زبری وشەکان چ کاریگەرێک لەسەر دڵ و دەروون دروستەکات بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ مامۆستا بوتەکانی لە ڕاستیە وشە هەر لە با بڵێن بە چەند قۆناغێک گەر ئێمە دابەشیکەین لە قۆناغی مناڵی زۆ تا دەگاتە قۆناغی هەرزەکار و دەگاتە گەنج ینی کاریگەریکی زۆر یانی سەر سوڕهێنەری هەیە لە ڕووی زانستی دەرووناسیەوە و با بڵێن بەپی توێژینەوە زانستیەکان سەرماندوێنە کە وشە ینی کاریگەری هەیە لەسەر کۆی پێکاتی کەسەکە ینی کاریگەری هەیە لەسەر سەرجەم ئەو شتانی کە ئێمە ناتوانین درکی پێ بکەین یاخود با بڵێن وای دابنین کە زۆر جارێ قسە ڕاستەخۆ کاریگەری لەسەر دروستبوونی متمانە بۆ کەسەکە وا لە کەسەکە کە کەسی قەی بەخۆی بێ وا لە کەسەکە کە توانایکی لە ڕادە بەدەری هەیە بۆی بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت و زۆر جار هەیە وان لەو کەسەکات کە بتوانێت دڵی خۆش بێ مرتاح بێ یعنی زۆرێک لە وشە جوانانە زۆرێک لەو قسە جوانانە کە ئێمە دوای ئینشاڵڵا دەرفەت و باسی یەکەین چۆن توانین بەکاری بێنین و ئەو زەمانانەکەین و ئەو تەوقیدانەکەین کە ئێمە پێویستمان بە وشانەیە زۆرێک لە وشانە وا لەو کەسانە ئاکات وا لە چواردەورەکە کە تەنانەت لە نەخۆشی دەرونی لە حاڵەتە نەفسیەکانش بە دووری بکرێتەوە بۆیە وشەی جوان با بڵێن بەکارهێنانی وشەی جوان و بەهاندان وشە هاندانەکان وشە خۆشەویستەکان و ئەو شانەی کە کاریگەری لەسەر کەسەکان هەیە ڕاستەخۆ گۆڕێ ئێمە چەندین نمونە هەیە لە ناو کۆمەلگای ئێمەدا هەر ئێوارە بۆ نمونە من ێوارە ڕۆمۆگەرا و سەرەکەم خوانێکی خۆشی دووست بێ هەر خوانێکی دووست بێ دەست خۆش بێ ماشەڵڵا خوانەکە زۆر خۆشە یعنی سێرەکەی یعنی حەزەکە بەڕاستی مادووبوونەکەی بە هەدەر ناڕوە بە پێچەوانەوە منە لەم وڵا کورمەکەی خواردن و تۆچی لێ ناوێت تا بە پێچەوان یاخود بۆ منە بۆ مناڵەکەی من کاتێک کە شتێکەکە ئەگەر بۆ من خراپیش بێ ئێمە توانین بە وشەیەکی جوان وەڵامی بینەوە وای لە بکەین کە بۆ منە تێبگەین ئەو شتەی تۆ خراپە بەم شێوازە ڕاستی کەرەوە یعنی وشە ئەتوانێ یعنی وا لە کەسەکە بکات گۆڕانکاری بەسەرا بێنە بەرەو بالانی باشە و بەرەو لانی خراپە چۆن مامۆستا ئاماژەی پێدا لە ڕووی دینیەوە لە ڕووی دەرونیشە بە هەمان شێوە یعنی ئێستا لە ڕووی زانستی و توێژینەوەی زانستی زۆر ئەنجام دراون لەسەر بابەتی بەکارهێنانی وشەی جوان و لێکەوتەکانی و کاریگەریەکانی زانستی دەروناسی ئەڵێ بۆ نمونە ئەڵێ وشەی جوان وەکو باخیرێک وایە چۆن دەتوانێت کەسەکە ڕزگار بکات لە بەحرێکە پێی پەڕێتەوە یعنی ئەوەندە گرنگە تۆ توانی لەم بەحرە چۆن باخیرە بەکاردێنی بۆ پەڕینەوە توانی وشە جوانش ئەو بەکاربێنی بۆ پەڕینەوە بۆیە کاریگەرێکی زۆر ڕاستەخۆیە لەسەر کەسەکە وا لەو کەسەکە کە متمانەی لا دروست بێ بەتایبەت لە
تەمەنی مناڵیە و لەو کەساکە کە سقەی بە خۆی بێ بتوانێت بۆ منە کاریگەری لەسەر خۆی دروستکە و بتوانێت بێت خاوەنی خۆی و بۆ منە لەسەر ئاستی گەورە دەتوانێت ینی بە جۆرێک مامەڵە بکە کە بڕوای بە خۆی بێ ینی با بڵێ خۆی بە دوورگرێت لەو تەنگەژانی کە ڕوبەڕووی بێتەوە و لەو کەساکە کە بتوانێت خۆ پێکاتەکانی خۆی بمنە با بڵێن عقلانی عقلی خۆی و لانی ڕفتارەکانی خۆی لەگەڵ لانی بەکارهێنەکانی خۆی بگونجێرن چۆن بەداخۆ زۆر جار هەیە زۆر کەسمانەیە ینی بەمانەی بەکارهێنانی وشەکان ڕاستە لەوانە وشەکەی ڕاست بێ ڕاستە لەوانە وشەکەشی جوان بێ بەڵام هێندە بە ڕقی بەکاری دێنێ کە لەوانەیە زۆر جارێ ئەڵی خۆزگە و قسێتەر نەکەدا باشتر کە چەند ڕاستیشە کە چەندە دروستیشە کاتە جیازەکە دروستەکە لێرە بەدڵنیایەوە یعنی کەسەکە جیازەکە دروست دەکات تۆ چەند ئاسی وەشیاریت بەرزە سەبارەت بە بەکارهێنانی ئەمشت و لە چ تەمەنێکا بەکاردێنی و بۆچی ئاسێ بەکاردێنی و بۆچی نێتێکش بەکاردێنی بۆ هەر نێتێک لەم شێوازانە بەکارهێنانی ئەو وشانە دەکەوێتە سەر ئاسی تێگەشتنی کەسەکە بەڵام لە هەموو پرۆسەکانە بەکارهێنانی وشەی جوان هاندان وشەی خۆشەویستی وشەی ڕێز کاریگەری دەکاتە سەکەسەکە وا لەو کەسەکە کە بتوانێت لە ڕاستە لانی کەم بتوانێت ینی بە شازگی دروست بتوانێت مامەڵەکە لە ناو بارودۆخێکی تیاتی دەستخۆش مامۆسای بەڕێز دەڵێ کە قسە ڕۆی کرا ترگەڕانەوەی نییە زۆر جار ئەڵێ قسەی لە فیشک کاریگەرترە ینی جێی فیشک چاک بێتەوە وەڵام جێی قسە چاک نابێتەوە دینی پیرۆزی ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیەکەوە ئەمە قسانەوەکو لە پێشەوە ئاماژەم پێە زۆر جار ئاگری گەورە ئەگرێتەوە ئەم کەلامە شیرینە ینی چۆن برایەتی لە نێوان مسڵمانان زیاد دەکات بەڵێ وەکو جەنابی مامۆسا لایەنە دەرونیەکەی ئاماژە پێدا بەڵام لایەنە دینیەکەی لە ڕاستیدا ئینسان هەر ئەوە نییە ینی قسەیەکی باشەکەی قسەیەکی جوانەکەی تەنها بڵێ لە دنیادا ینی دڵت خۆشە بێ کاروبارەکانت هەندێکی ئاسانە بێ بگرە لە بۆچوونی ئێمەدا ئینسان پاداشتی ژوەرەگرێت لەسەر ئەو قسە باشانە ماوزاتوین بڵێن جۆرێکە لە عیبادەت یان ئەجر و پاداشتێکی زۆریشی لەسەرە کاتێک مسلمان وشەیەکی جوانەڵێ بەڵێ ینی بەشێک لە وشانە هەر واجبە ینی تەماشای قورئانی پیرۆزکەی خوای پەروەردگار باسی دایک و باوکەکە فەرمێ وەقول لەهما قەولا کەریمە ینی ئەفەرمێ بێ و یعنی وشەی جوان و چاک و دایجان و باوکە گیان و چیتان پێویستە و لە خزمەتان ینی ئەم شانە نەکارێ وەڵا ئەگەر مسڵمان نەبی کا پاداشتی هەیە ئەگەر نەشی کا قەیناکە نە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە ئەبێ ئینسان لەگەڵ دایک و باوکە بە جوانی بدوێ قسەی جوان کە وشەی باش بێ بەزاریدا ئەگەر وانەکە گوناهبارە لای خوا معاقبە لا تقل لهما أف بەڵێ ینی ئۆفکە ینی شتێکی کەمی تێچێ ینی ئینسان بڵێ ئۆف لەو ئیشە کردت خی گەورە نەهی کردووە لەوە جا دیارە ئیشی ینی قسەی ناخۆشتر کە دڵیان ئازێت با بێ تااقەتیان کە ئەمە نەهی لێکراوە هەند لە ئاەتی تریشە خی گەورە کە باسی هاوسەرەکانەکە فەرمێ وعاشروهن بالمعروف ئەفەرمێ ئێوە لەگەڵ هاوسەرەکانتانە ینی چاک و باش بن بە جوانی مامەڵیان لەگەڵاکە تەبعاً بەشێکی مامەڵەی جوان بریتێ لە قسەی جوان ڕاگرتنی هەستی بەرامبەرەکە ئەو ئینسانە ماندووە بێ ینی هەردوو لە ینی نەکار ئینسان لایەنیشان بەڵام هەردوو لایەن پێویستیان بەوە هەیە کەوا بە قسەی جوان بە قسەی خۆش بە وتاری شیرین هەم ڕەزامەندی خوا بەدەستبێنین هەم پاداشتی خێر بەدەستبێنین وەکو عەرزم کردین بەشێک لە وشە جوانەکان و گوتارە شیرینەکان هەر واجبە وەکو عەرزم کردن بەرامبەر دایک و باوک بەرامبەر بە هاوسەر و خێزانی خۆت ئەمانیان واجبە هەندێک شتێکەوێتە بەرامبەر بە خەڵکیش ئینسان پاداشتی لەسەر وەرەگرێت لەگەر مامۆسایی نەگەر قساڵە ڕوویەکی شیرین یعنی پێکەینێک بەرامبەر بە برایەکەدەوە بە خۆی چاکەیە نەک گاق بە قسەی شیرین بلى پیامبری خدا صلی الله عليه وسلم فرمى لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقي أخاك بوجه طليق أفرمي يعني تقول شاكو خير مأويز مبا بكمي مزانا بلي كل جاوز من أوم بيناكرا خوزقا أوم كردا أوم يعني أفرمي أجر أوانت بيناكرا خو بيتكري أمان كتكليفيشي كمي أبيت إنسان برويشي خوشوا بدليشي خوشوا ڕوبەڕووی خەڵکی بیتەوانێ پێشوازیان کە جاری وایە سەردانی نەخۆشێکی دەسەڵاتت نییە هاوکاری مادی بکەی دەرمانەکانی بۆ بکڕی بەڵام هەندێک فەرمودەی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ باسەکەی باسی ئەجری نەخۆشی بۆکەی باسی پاداشتی کەسێکی بۆکەی کە سابیرە لەسەر ئەم نەخۆشیە ناشکری ناکە کۆڵێک
دڵی ئەو ئینسانە خۆشەکەی چەند قسەیشی خۆشی بۆکەی لەوانێ بیهێنیتە پێکەنین ئەو ئینسانە چەند وەختە ئازاری هەیە بێتاقەتەوە لەسەر جێگایە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت تۆ یعنی بێنیاز مەبە لەوە چێ پێویستت بەوە هەبێ لە فەرمودەیەکی ترە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ڕۆژێک دێ ئەم ئینسانانە هەمووتان یعنی خی گەورە ڕاستەوخۆ گفتوگۆتان لەگەڵاکە ینی پێویستی بە وەرژێر نییە پێویستی بە تەرجەمان نییە جا فەرمێ ئینسانە تەماشای لای ڕاستی خۆیەکە هەر کردەوەکانی خۆی بینێ تەماشای بە هەمان شێوە تەماشای لای چەپی خۆیەکە هەر کار و کردەوەکانی خۆیەتی تەماشای پێشەوەی خۆیەکە خوا پەنابە ینی ئاگری دۆزەخ و سزای خوا و تووڕەیە بۆیە ئەم ئینسانە فەرمێ ینی لە حاڵەتێکی زۆر سەخت و گرانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی اتقوا النار ولو بشق تمرة فەرمی ئەگەر ئینسان نەیەتوانی خۆتان بپارێزن ئەگەر بە لە تەخورمایەکیش بێ یعنی ئەڵێ وڵات 250 کەم ئەگەر بیبەخشن بە کەسێکی هەژار بە شەتێکە مستحق بێ فەرمی فإن لم يجد فبكلمة طيبة فەرمی ئەگەر نەیتوانێ ئینسانە حتا دەنکە خورمایەکیش ببەخشێ فەرمی ئەتوانێ بە قسەیەکی جوان ئەم پاداشتە گەورەیە بۆ خۆی دەستخا خۆی لەو ئاگرە بپارێزێ وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد ینی قسە کاریگەری گەورەی هەیە زۆر فیتنەی گەورە لەوانەیە هەر یەکێک لە بیسەرانی خۆشەویستمان ئاگایان لێبێ لەو کێشانەی کە لە یەک قسەوە سەرچاوی گرتووە بە پێچەوانەشەوە لەواچێ قسەی جوانی کەسێک ینی هەڵوێستی جوانی کەسێک وای کردبێ کە چەنەها کەس ئاشکاتەوە ناخۆشی و ناڕەحەتی و کێشەکانی ناو کۆمەڵگا لابەرێت. مامۆستا هەستیار هۆکار چییە؟ پەنا ئەبێنە بەر و شەزبرەکان یان ناتوانین زمانمان شیرین بێ ئایا ئەمە ژینگەکەی ئەوامان لێکە یان چه هۆکارێک هەیە کە ئێمە پەنا بەرینە بەر ئەوەی کە دڵی بەرامبەرەکەمان بڕۆنجێنین و شێک بەکاربێنین؟ بڵێ لە ڕاستیە هۆکار زۆرە یەکێک لەو هۆکارە گرنگانە لە ڕاستیە پەروەردەکردنە ئێمە بەتایبەت لە کۆمەڵگای خۆمانە کوشتەی پەروەردەکردین بەڕاستی چکە ئێمە لە مناڵیەوە هەل لە ناو ماڵەکان و حسابکە مناڵەکانمان لەسەر قسەی ڕق بەرهەم دێنین و بە قسەی ناشرین لەگەڵانە تەعاملەکەین و کاتێک کە هەڵێک ڕووەدا هەوڵدەین زۆر جارە زەبروزەنگیشە لەگەڵا بەکاربێنین ئەم فۆرمە ئەم مامەڵەکردن نادروستە ئەم بەکارهێنانی وشە ناشرینانە کە بەداخۆ بەشێکی زۆری خێزانەکانی ئێمە هەندێک وشە بەکاردێنن یعنی شیاوی ئەوە نییە تۆ بە تەنەش باسێکە یان لە شوێنی خۆ لە چۆڵوانێکیش ئەم قسەی بەکاربێنی ئەم بەکارهێنانی قسانی ئەم کەسێکەکە یا با بڵێن باوکە یا دایکە یا خوشکە یا براکە لە ماڵەوە بەکاردێنێ مناڵ ڕاستەخۆم شتە دووبارە دەکاتەوە ممارەسەیە کاتەوە تا ئەوەی کە ئێمە بیرمانچێت کە سوێن ئەو مناڵە گەورە بێت و چتە ناو کۆمەڵگا هەمان قسێ دووارە کاتەوە یەکەم گرفت پەروەردە بە دڵنیایەوە یەکەم گرفت لە کۆمەلگای ئێمە دەکەێستا هەیە لە ڕاستیە پەروەردەکردن چکە ئێمە خۆمان وەکو خۆمان گەورەکانمان وەکو پێویست پەروەردە نەکراون لەوەی کە چنێک قیمەت و نرخی وشە هەیە بۆ بەکارهێنانی کارچەنە زۆر جارێ وشە ئێستا گۆڕانکاری بەسراتەوە تەنانە بەکارهێنانی وشەژنەوە ئێستا بۆتە زمانی جەستایانی ئەوەی کە تۆ بە نێوچوان توانی جنێو بە بەرامبەرەکە بێت بە نێوچوان توانی خۆشی پێ بێت بە ئاماژە توانی پێی بڵێ تۆ زۆر باشی بە ئاماژە توانی پێی بڵێ تۆ زۆر ڕوخایی توانی بەبێ ئێمە هیچ بڵێن نتوانی بەرامبەرەکان ماوە لێ بکەین ئەمە نەبوونی پەروەردەیە بەڕاستی پێڵم من لە ڕاستیە ئیشکالاتی گەورەم هەنێ لەمە و یەکێکی تر خاڵە لە ڕاستیە سوشیال میدیا ینی بە شازگی زۆر بربەری و بێسەروبەرە لەگە ڕێزمێ بۆ بەشێکی کەوتوتە ناو تاک بە تاکی ناو خێزانەکانی ئێمە ینی ئەگەر ڕۆژێ دیقەت بەرێ هەر تاکێک من هەر کەسێک ڕۆژانە دابنیشە بە دیار تەلەڤیزۆنێکەوە بۆ منە بە دوای سوشیال میدیاوە تا لە بەیانێ و حسابیکات تا ئێوارەکە تۆ چەندێک سێریەکەی بەلانی کەمەوە لەوانێ بڵم 2000 وشەی نەشیا و بنووسیتەوە بەسەوە قەڵمە کێشەکە وە مامۆستا یعنی شتەکە باش بەیان خراپ خەڵک یعنی کۆمنتی خۆی یعنی بە مشکلەکەی ئێمە ئەوەیە لە ڕاستیە تا ئێستا سوشیال میدیا ئێمە پەروەردە نەکراوە ناڵین پەروەردەکردنی خێزان و مناڵ چەنە گرنگە بۆی کە ئێمە چەنە لە قیمەی وشەی لە نرخی وشە تێ بگەین ینی نرخی وشە چەنە گرنگە وتمان ینی وشەوە لێکە کەسێ بکاتە بەرزترین کەس وەکو ئەوی کە زۆرێک لە عالمان ینی جەختی لەسەر ئەم بابەتاکەنەوە کە بە دەروزانی ئیجابی بۆ منە بە دەروزانی ئەرێنی لە قەڵەمیەدەن کە ئەلە چەندێک ئەتوانێت کەسەکە بگۆڕی بۆی ئێمە کە پەروەردەیەکی تەندروستمانە بێ یعنی سەر سوشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بەگشتی کەوتوتە ناو ژیانی خەڵکەوە و ڕۆژان ئەم هەموو قسەی وترێ خێزانی ئێمەش ناتوانێت بەڕاستی مناڵەکەی پارێزێ لەمەوەری نەگرێ بۆیە چیەکە ئەم فۆرمانە بەیەکەوە هەر هەمووی دەگوازێتەوە بۆم کەسە ینی زۆر جارە بینی
مناڵێکی بچکۆلەیە کاتێکەوی تەفسیری شتێ بکە ئیلا لەو ماوەی کە تەفسیریەکە بێت چەند جارێک شعوری بەرامبەرەکەی بشکێنێ ینی چەند جارێک بێ هەر نمونێک بابێنم زۆر جارێ باسیەوە کام ئەگەر مناڵێکی بۆ منە کەمەندام یا بۆ منە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت وەرە ئێمە من چەندی جارە نمونێمان تاقی کردو بێ لە ڕۆزەیە کادای بنێ لە 1990 کە وشەکە بەکاردێنێ بە ناوێکی نەخوازراوە باسی کەسەکە ئاکە ینی بە ناوێکی ناخۆش ناوی کەسەکە دێنێ ینی فێر نەکراوە کە ئەوە ئینسانەکە تۆ مناڵەکە فێرکەی کە چۆن بۆن منە وشێکی جوان بەرهەمێنێ چۆن ئێستا لە ئەوروپا نەیە لە ئەوروپا تۆ گەر بۆن لە هەندێک وڵاتی پێشکەوتووایە کەسێک گەر بۆن بە خاوەن پێداویستی تایبەت بێ بە جوانترین وێنایکەی بۆ ئەوی لەسەر پێی خۆی بۆسێ بۆ ئێمە هەمومان بینە پاڵپشتی دافعی بکەین بۆی بتوانێت ئەو هەنگاوە سەختانی کە لە پێشوتی تێپەڕێت بەس لە ئێمە شتانە نییە لە ئێمە زۆر کەم ینی بۆن توانین ئەو شانێک کە هەمان ئەو شانێکی ئیزانی بەکاربێن و یەکێکی تر لە خاڵانە کە لە ڕاستی ئێمە خۆمانمان پەروەردە نەکردو سەبابەتە ئێمە میزاجین ینی خەڵکانێکی میزاجین ینی بەشێکی زۆرمان کەی پێویستمان بێ وشەی ڕق بەکاردێنین کە پێویستمان وشەی نەرم بەکاردێنین لە کاتێکە کە ئێمە ئەگەر وشەی ڕق بەکاربێنین کوردەواری خۆمان قسێکی زۆر جوانی ئەڵێ شوێنی فیشەک چابێت و بە شوێنی قسە چا نابێت کاتە بەشێکی بەرپرسیارەکە لە ئەستی خۆمان ینی خۆمان بۆ بەدڵنیایەوە بڵێن ئیتر لە بەروی ژینگە و پەروەردەمان وا بووە بەدڵنیایەوە ئێمە ئەگەر لە بۆن من لە هەنگاوەکانی سەرەتاییمانە لە قۆناغی مناڵیمانە ئەگەر بۆن منە نەکەوتینە شانسی ئەومان نەبوو بێت لە ناو باردۆخی خێزانێکی زۆر تەندروست بەرهەمات بێتین ئێمە توانین خۆمان پەروەردەکەین سەرەوەی ئەزانین کە وشەی باش چەندێک بە نرخە ینی شتێکی معادلێکی زۆر ئاسانە من حەزەکەم چ قسێکی جوان بە من بوترێ چ ستایشێک بکرێم هەر ئەوش بە ئێمە بۆ بەرامبەرەکانمان بەکاری بێین هەر ئەو ستایشەی کە من بۆ خۆم پێم خۆشە پێم بڵێن سپۆرتی زیرەکی بە توانای جوانی چی ینی ناسام ئەو شانی کە من پێم خۆشە یانیتر خۆتمان دووەکەی بڵێ هەر ئەوەی کە من پێم خۆشە خەڵک بە من بڵێ ئێمە بە هەرەوە یەکتی بڵێ بەس ئێمە پێچوان و زۆر جارێ لە ژێر ناوی ئەوەی کە من ڕقم و حەقم و لە ژێر ناوی ئەوەی کە ئەم کەسە وا پێویست دەکات لە ژێر ناوی ئەو کەسێک کە ئەم کەسە شانی و هەڵەگرێ ئێمە دین بۆ خۆمان ئەم بەرگە بە بەرامبەرەکانماندا تاشین بەبێ ئەوەی کە بزانین بەرامبەرەکە لە چی ژێر بارودۆخێکا و قسێکە مەهماکان ئەگە بەرامبەر قسێکی ناخۆشیشی بە منوت بێ ئەگەر من بێم بە قسێکی جوان و شیرین و کۆی مامۆستا باسی کرد لە ڕووی دینەوە کە جەختی لەسەر کاتەوە بێم بە قسێکی جوان و شیرین وەڵامی بەمەوە هەردوو جار ئەو بەو قسە بێڕێزیە بەرامبەر بم مامەڵەکە سێ جارێکە تاو چەری چوار جاری و دەورە ڕادێ بەس لەبەرەوەی کە ئێمەش بەداخەوە لە چەند هەنگاوێکی بەسیتا چینە سەر فۆرمەکەی ئەو چینە سەر با بڵێن ئەو ژینگەی کەوتیاتی بۆ یەکەوەیان زۆر کاتەیە بەشێکی زۆرمان زۆر جیاواز نین لە یەکتری ینی زۆربەی زۆرمان لێگەچین کاتێک کە دەچینە سەبابەتە بۆی هەمومان کەم تا زۆر قوربانی دەستی وشەکانین و ئازارمان چەشتۆ بەدەست وشەکان ئەکرێ ئێمە لە ڕاستیا وەکو جەناب باسی کرد ئێمە خۆمان پەروەردە دەکەین و بزانین کە چەنێ وشە قیمەت و نرخێ بۆی بتوانین بۆ شازە تەندروستە بەکاری بێنین دەستخۆش مامۆستایان مامۆستای بەڕێز زۆر جار ئێمە لە ناو خۆمانە یعنی وەکو مسلمان کاریگەریمان هەیە لەسەر غیرە مسلمانەکانی ژانی لەوانەی کە مسلمانی هەر دینی کتریان هەیە ینی ئەم قسە ئەم گفتارە شیرینە تا چەند کاریگەری هەیە لەسەر خەڵکی غیر مسلمانیش کە زۆر جار بۆ منە بە وتەیەکی شیرین بە دیارێک لە دەرەکانی قورئان کە هەمووی قسەی شیرین و تەی شیرینە ینی بۆ منە ئیمانی هێنا و هاتوتە ناو ئیسلامەوە ینی ئەم قسە شیرینانە تا چەند کاریگەری لەسەر غیر مسلمانیش هەیە کە بتوانین بۆ منە هەر بە کۆمەڵێک گفتاری شیرین ئەوەی بەگویا بدەین بڵین ئیسلام ئەمەیە نەک بۆکەوەی کە هەندێک بۆ منە قسەی نەشیا و قسەی خراپ بەکارێنن بەڵێ ئێمە ئەگەر لە سەفیری یەکەمی ئیسلامەوە کە مصعبی کوڕی عومەیرە خوا لێ ڕازی بێ باسی بکەین کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەینێرێتە شاری مەدینە تەمەن لەوێ ئەنسارەکان کۆکاتە و باسی ئیسلامیان بۆکە لە مەجلیسێکا و لە جێگەیەکە کۆبوونەتە و باسی ئیسلامیان بۆکە یەکێک لەوانەی کە سەرۆکی تیرەی عەبدولئەشهەلە وسەیدی کوڕی حوضەیری ناوە ئەم پیاوە پێی ناخۆشە مصعب هاتوۆتە ئەوێ و تەبعاً سەرۆک عەشیرەتە و خەڵکێکی زۆر بە قسەیەکەن پێی ناخۆشە ئەم پیاوە هاتووتە و باسی ئیسلامەکە ئەوانە بۆیە ڕمەکەی هەڵەگرێ و ئەڕوا بۆیە زۆر بە تووڕەیەوە ئەڵێ بۆچی هاتووی بۆ ئێرە ببێ ئەوە ینی بزانێن پیاوە چێیە چییە چی نییە ئەڵێ تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە هاتووی گاڵتە بە بیر و باوەڕی ئێمە بکەی خواکانمان بە سوک و بە خراپ تەماشا بکەی هاتووی ئەم مناڵ و گەنجوینانەمان لێ هەڵخەڵەتێنی بۆیە ئەگەر خۆتت خۆشەوێت بڕۆ ئێرە بەجێ بێڵە ئەگەر نا ئەکوژرەی ئەویش تەبعاً ئەم پیاوە پەروەردەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەفەرمێ یعنی بەبێەوەی تووڕە بێ و پەلاماری دا و یعنی یا بڵێ من پێغەمبەر نردووی جا تۆ کەیفی خۆتە فەرمووی ئەی براجان ئەی بۆ دانانیشی
دانیشە جۆمان لێ بگرە ئەگەر قسەکانی ئێمەت بەدڵ بوو ئەوە قبوڵی کە ئەگەر بەدڵیشن نەبوو ئەوە تۆ چیت پێخۆشە ئێمە ئەوە جێبەجێەکەین ئەویش پێویست وەڵاهی پیاوێکی بەویشدانی قسەکانت تەواوە دانیشت ئەمیش باسی ئیسلامی بۆ کرد بە شێوەی کە خۆی پەروەردگار نردوێتی و باسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ کرد ئەم پیاوە نوری ئیمان چوە دڵێەوە زۆر بەلایەوە قسەکانی زۆر بەلاوە جوان و چاک و یعنی ڕێک و پێک بوو بۆیە چوە دڵێەوە ینی کە نوری ئیسلامەتی چوە دڵێەوە کە مسلمان بێ و تێگەرێکە بێ مسلمان بێ بێ چی بکە تیانە بێ خۆی بشۆرێت و شایەتمان بێنێت و ئیتر ئەوە داخلی ئیسلامە بێ ئەویش فەرمووی من گەلێک هەن ینی قەبیلەکەم ئەگەر ئەوان بە قسەمان بکەن ئەوە ئیتر وەکو بڵێ خەڵکانێکی زۆری ئەم شارە دێنە ناو ئیسلامەوە بۆیە مسلمان بوو ڕۆشتەوە بۆ لای تیرەکەی خۆی ئەویش هەر بە شێوەیەکی جوان دوادنی وتی خەڵکی نەیەوە منتان بەلاوە چۆنە وڵی تۆ پیاوێکی گەورەمانی ئینسانێکی ڕێکوپێکی و قسەزانی و زانایت و پیاوێکی پیرۆز و مبارەکی لە ناو ئێمە تیدە وەڵاهی قسەی ژن و پیاوتان لە من حرام بێ هەتا ئەوکو نێنە ناو ئەم دینە تازەیەوەنی یعنی ئەوانیش قسەکەیان نشکان هەمویان کاریگەری قسەی شیرین بێگومان کاریگەری ئەم قسانەی کە ئەم پیاوە کردی هەوڵ جار هاتبووەی کەوا بیکوژێ بەڵام تەماشاکەی لە دوایە خۆی بۆ بانکخواز بۆ ئەم ئیسلامەتیە و نمونەی تریشمان زۆرە هەر بە کورتی توفەیلی کوڕی عەمری دەوسی خوا لێ ڕازی بێ میشێک بوو لەو کەسانی کە پێش ینی پێشەوەی بێتە مسلمان تەبعاً پیاوێکی ناودار و ئینسانێکی شاعیر و ئینسانێکی یانی ناودار بوو لە ناو عارەبا بۆیە کە هاتە مەککە یەکسەر قوڕیشەکان دەوریان گرت تەمان ئەمە پێش کۆچکردن بۆ ینی بانگەوازی ئیسلامەتی ئاشکرا کراوە بەڵام هێشتا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لە ناو مەککەیە بانگی خەڵکیەکە بۆ ئیسلام قوڕیشەکان یەکسەر دەوریان گرتیان بابا پیاوێکی ئاوە پێیا بۆ ئەم محەممەدە کوڕە باوکو کوڕ لێک جاکاتەوە ژن و مێر لێک جاکاتەوە قسەکانی زۆر کاریگەرە ساحیرە کوڕە وریا بە ئەی عەمر نەو خەڵەتێنێ ئەویشی تر ئەمانیان قسە بۆ کرد یعنی وەکو چۆنەڵێ هەندێک لۆکەی خستە گوێوتی با تەواو جۆم لە قسەکانی نەبێ و ڕۆژ تەماشای کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ لە پاڵ کەعبەیە عیبادەتی کرد و قورئانی خوێندەوە ئەوانە ئیتر قەدەری خواوا بوو هەندێک لە قسەکانی چوو بە گوێی عەمرا دوای ئەڵێ خۆشم لە دڵی خۆماوتم باشە تۆ پیاوێکی عاقڵی بۆ گوێ ناگری گوێ بگرە ئەگەر باش بوو قبوڵی کە باش نەبوو ڕەتی کەرەوانی ئەڵێ لۆکانم دەرک و دەستم کرد گفتوگۆم کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو شێوازە جوان و بەو تارە شیرینانی خۆی باسی ئیسلامەتی بۆ کرد یعنی ئەمەندە کاریگەری لەسەر ئەم پیاوە کرد یەکسەر وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستت بێنە بە بەیعەتت دەمێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أنك رسول الله یەکسەر یعنی مسلمان بوو لە دوای ئەوەی کەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم شێوازە جوان و چاکە دواندی نەکەرە و زۆری تریشان وەکو ینی ویسراوە ئەم شتانە هەر وەکو یادخستنەوەیەکی کورد کە ئەم پیاوەی تر کە یەکێک لە سەرانی قوڕیش دووبارە چێتەوە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی پێشنیارەکانی خۆیانی پێ ئەڵێ ئەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێ گوێی بۆ ئەگرێ یەکسەر ئەوە نییە هەر سەبەداخەوە هەندێک هەموو شتم ڕەبینی ئەو قسەکە و قسە کەس گوێ لە کەس ناگرێت هەمووی هەر قساکە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی با بزانین تۆ هینت چییە پێشنیارت چییە هەموو پێشنیارەکانی خۆی بۆ باس کرد ئەوە دەی فەرمی تەواو بووی ئەبەلوەلید فی بەڵێ قوربان تەواو جا سەرەی توێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئانی بۆ خوێندەوە کە قورئانی بۆ خوێندەوە ئەم قورئانە ئەوەندە وشەکانی جوان و کاریگەر بوون یعنی ئیتر لە کۆتاییە کە هەندێ ئایەتی بۆ خوێندەوانێ گەیشتە و ئایەتی کە معناکەیەوە کە فەرمی ئەگەر ئێوە پشت هەڵکەن ئەوە خوا ینی هەورە بروسکە و سزایەکتان بۆ نێرە وەکو عاد و ثەمود ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە شێوازێ بۆی خوێنەوەی تر ئەم کابرایە خۆی پێ ڕانەگیرا هانای بردبووە پێغەمبەر صلی الله علیه و سلم تی کوڕە بیکە بە خاتری خوا و خزمایەتی ئیتر بەسە محەممەد هیچی تر نەڵێ دوای کە گەڕایەوە بۆ لای قەومەکەی وتی وەڵاهی ئەو قسە وتانەی زۆر شیرینن زۆر جوانن تیان بەخوا کاریگەری لە تۆش کرد ینی زۆر جار کە بێگومان لەبەرەوە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە قسە جوانەکانی بە هەڵبژاردننی ینی ئەو وتانی کە قسانی کە ئەیکرد بەرامبەر بە خەڵکی
ینی کاریگەری زۆر گەورەی لەسەر سەحابەکان و لەسەر ئەو خەڵکە کرد کە موسڵمانیش نەبوون ینی بێنە ناو ئەم ئیسلامەوە. ئێمەش ئەمڕۆکە ینی خەڵک ڕەنگە قسە زۆر ببیسێ بەڵام قسەیەکە کاریگەری هەبێ ئەبێ ئینسان هەڵی بژێرێ. ینی لە مەجلیسێک هاتەوێ قسە بکەی باسی گەورەی ئیسلامکەی ئەبێ ینی ئەوە نیە بڵێ هەر لە خۆمان و کوڕە چۆن بەدەمما هات با باسی کەم نە بزانی ئەو جێگەیە چ قسەیەکە خوازێ ئەو کەسە بە چی دڵی نەرمە بێت. ینی قسەکان وەکو بڵێ وەکو کلیلێک بەکاری بێنین بۆی کە دڵی کەسەکەی پێ بکەینەوەێ نەخواانە خواسار بڵێم بۆی کەەوە بەڵگەی لەسەر بچەسپێنم یعنی ڕەنگە بتوانم لە هەندێک حاڵەتە بە بەڵگەوە ینی بێدەنجی بکەم بەڵام ناتوانم وای لێ بکەم کە لە دڵا منی خۆش بوێ لە دڵا ینی حوبی بۆ من هەبێ بەڵکو هەر شتێکە بەڵکو بە پێچەوانەشەوە لەوانەیە ڕقوقینە بخاتە دڵێوانێ بێوێت تۆڵە بکات. مۆساسیار چ قسەیەک بکەین کە شیرین بێ کەی قسە بکەین لە چی بارودۆخێکە یعنی بۆ نمونە من ئەچمە پرسێکەوە ناکرێ بۆ نمونە بەکبرا بڵێم بەخۆشیتان بێ ڕاستە ڕەنگە وشێکی شیرین بێ بەڵام کاتەکەی نەگونجاوە بۆی پامەکانمان بگا چۆن وشەکانمان هەڵبژێرین ئەو پێوەرانە چین کە ئێوە ئامۆژگاری کەسانی تری پێکەن بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر دەرونی بەرامبەر دروست بکات. بڵێ لە ڕاستە بەکارانانی وشە کەوتۆ سەر ئاسی کەسەکە ئێستا زۆر جار هەیە هەندێک کەسێ با بڵێن لە ناو کۆمەلگایمەدا ئەو قسە باشانی کە ئیکات ینی کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر با بڵێن چواردەورەکەی خۆی وان لەسەر ئەو شوێنەی کە ئەم بۆ یەکات ئەو کۆی مامۆسا باسی کرد ینی ئەو وشە جوانانە لە ناو سروشتی ئەو کەسەدا ڕەنگی داوەتەوە. ینی من کاتێک کە باسی شتێکی جوان بۆ تۆ کەم کاتێک باسی ڕێزت بۆکەم باسی احترام بۆکەم لە حقیقەتە لە منە هەیە وجودم هەیە ئەوە نییە بۆ منە بڵم تێمانیە و دەبێت بە توی بدەم بەڵێ بەشێک زۆر جارێ و مامۆسا تێکەڵ ئەوە ویلات ینی من باسی ڕازگۆی یەکەم بەس خۆم ڕازگۆنی باسی دەستپاکیەکە بەس خۆم دەستپاکی مشکلە ئەمەمە یان بەڕاستی ینی بەڵام بە پێچوانەوە عفو هەستەکەی ناشگات ینی پەیامەکە ناخۆ سایمە زۆر جارەیە کە دیقەت بێت خەڵک بخۆی زانە کاتێک کەسێک قسێکە ئاتخوا زەحمە نەبێ ئەمە لابن لەبەرەوەی ئەمە شتێکە لە شوێنێک بەڵە شتێکە بۆ سیاسەکان هەر کەس تاقیەکەم زۆر کەس تاقیەوە جوالە بدێ بەڵام ئەوەیە کە ئێمە ئەبێ ئەو کاتە بزانین وکو بەڕێستان باستان کرد ئێمە بە تایبەت لە بەکارهێنانی وشە بۆ بەرامبەرەکانمان ئەبێ بزانین چۆن بەکاری بێنین ئینی لە ڕاستە بایم بە خۆمان بە دوور بگرین لەوەی کە ئێمە لەسەر حەقین ئێمە چۆن بۆ خۆمان داڕژین ئەبێ بارودۆخی بەرامبەر هەڵسەنگێنی بە تایبەت لە بواری مناڵانە ینی ئەبێ زۆر بە وشیارانە و وشانەی کە بەکاری دێنین بۆ مناڵەکانمە بەکاری بێنین چکە مناڵ لای ئێمە زۆر گرنگە چکە سەرچاوی زۆربەی زۆری ئەو دژواری کە لە ئێستادا لە کۆمەلگایمەدایە و لە داهاتووتری شادی ئەوەی کە ئێمە پرۆسەی سەرەتامان بە سەقەتی ێنین بە غەڵەت ێنین بەڕاستی پێڵم شازی وشەکانمە خراپ بەکاردین بۆیە بەرامبەر بە مناڵ ئەبێ دایک و باوک زۆر وشیار مامەڵە بکەن بزانە ئەو قسانە چۆن بەکاری دێن ئێمە هەر ئەو قسێ ئەتوانی بە شازێکی تەندروست بەکاری بێنین لە کاتێکە هەر قسە باشەکانی خۆمان توانین وەکو یعنی سزایەک بۆ مناڵەکانی خۆمان بەکاری بێنین جارە شیرینی بۆ مناڵێکیەکەی ئەگەر بۆ بە تەمەنێکی پێی بیکێشە بەدەم تا چونکە جیاوازە تەمەنەکان بەتەئکید بەڵام ئەوەی کە ئێمە زۆر جەختی لەسەرەکەن بۆیە لەسەر مناڵ ئەو قسەیەکەن مناڵ ئەتوانی ئەو وشە شیرینانە چونکە ئێمە زۆر جارێ یعنی ئەو هەڵانی کە مناڵ ئیکەن هەڵەیەکی وانین کە بۆرم لە ئێمە بەڕاستی تێبینیمانە بێ لەسەری بڵێن نا ئەبێت تۆ زۆر بەڕەقی و زۆر بە دژواری مامەڵەکەی بە وشەی نەرمونیان بە وشەی جوان و بە شەوەی خۆشەویستی بە وشەی ڕێز و احترام بە وشەی پیا هەڵدان بە وشەی ستایش بە وشەیە کە بتوانێت کاریگەری لەسەر ئەم مناڵە دروستکە مامەڵاکەین دواتر ئێمە بەم شیازە لەگە مناڵە مامەڵەمان کرد لەگەڵ بارودۆخەکانە هەر ئەو وشە جوانە بڕوا بکە ئێمە دەتوانین وەکو سزای بۆ مناڵەکانمانی بەکاربێنین بۆ منە جاریوە مناڵەکە بینی شتێکی ناشرینەکە کوڕە جوانەکەم ئەم شتەی تۆ بەدڵ نییە کوڕە شیرینەکەم ئەم شتەی تۆ بەدڵ نییە تێدەگا بەس تۆ بڕۆ هەستە یا بڵێ یعنی بخوانە خواز وشەیەکی ناشرینی بەکاربێنە یا بۆ ناس عەزیەتی بە جارێکی ترەوە دووبارە نەگەیتەوە لە داخی تۆ نا ئەو کاتی ئیستیغلالی تۆکە ئەزانێت تۆ بۆ شتە سەغڵەتی حەج کاتێک بزانە کە پەیوەندێکی لەگەڵ تۆ تێکچوو ڕێگە شتێ شتە دووبارە کات یعنی ئەمە ممارەسەیەکە مناڵێک مامۆستا حەز ناکەی یعنی دایک و باوکشیان خۆیان تۆزێک لەمە یەکەم دەرخەون یعنی ئێمە زۆر جار بیستومانە دایک و باوک بە مناڵەکەی و تۆ ئەگەر مناڵ لە مەکتب لێی بەرەوە یعنی ئەمە ڕەنگە کاریگەری زۆر خراپ لەسەر مناڵەکە دروستکە بە پێچوان شوانێ خێزان هەیە یعنی دایک و باوکی کە کوڕەکە برادرەکە لێی تۆ قسەی بڵێ ئەمە غەڵەت ئەم کارە غەڵەتە هەز ناکە یان نەجات دایک و باوکش خۆیان قەتەبارن لە مەسەلەیە وڵا بە تاکید یعنی دایک و باوک ڕۆڵێکی ئەساسە بینن لە یعنی لە کۆی پەروەردەکردن و بەتایبەت لە شیازی بەکارهێنانی وشەکان بۆ مناڵەکان یعنی بڕۆ سیر کە زۆربەی زۆری ئەو خێزانانەی کە
پیاوێک بەڕێزەوە لەگەڵ ژناو سەرەکەی قسە بکات پیاوێک بەڕێزەوە لەگەڵ ژنەکە گفتوگۆ بکات یا ژنەکە بەڕێزەوە لەگەڵ باوکەکە مامەڵە بکات مستحیلە ینی زۆربەی زۆری ئەو بناڵانەکەشنە کۆمەلگاشەوە دیارن یعنی چێت هەر دامەزراوێکە پێی و دیارەکەمە بە وشەی جوان و بە نەرمونیان و بە ڕێزەوە قساکە بەس زۆرێک لەو خێزانانی کە وشەی ناشرینی بەکارێنن بێ ئاگالەوەی کە مناڵە چێ بە برادەکەی لەتەوە چێ لەناو ڕەوزەکەی لەناو قوتابخانەکەی لەناو دامەزراوەکە دووبارە قسە دووبارە کاتەوە بۆیە بەکارێنانی وشە لەگە مناڵ ئەبێ زۆر بەوریا بەکاربێن وە لەگەڵ گەورەشە ئێمە ینی کاری ئێمە و پێم وایە کاری مامۆساش زۆر نزیکی لێکەوە هەموو کاری ئێمە ئەوەی کە بەڕاستی زۆر بەڕێزەوە قسە بکەین ینی بە خۆشەویستیەوە قسە بکەین هانیان بین تەرژیعیان بکەین زۆر لەو کەسانی کە دێ بۆ منە لە قیمەی ڕوخانە تۆ دەی بەس بە قسە خۆ منم پێ نییە ینی من عملیاتی ناکەم بیام عملیاتیکەم بەڵام شتێکی باشی وەکەم تەنها بە قسەی باش و بۆ شتە جوانانی کەیەتی و ئەو شتە جوانانی کەمێتی تۆ دی دووبارە پیشانی دیتەوە پێڵی تۆ ئەوەی یعنی ئەوەی کە کۆمەلگا بە قسە ڕوخاندوتی ئێمە وەکو باڵین توێژەرانی دەرونی یا چارە سەرکاری دەرونی کە لەبارە کار دەکەین دین هەر بە وشەی جوان ئەو ڕوخاوە دروست دەکەن لە ئەساسەوە پێڵە نەگەر کاتێک کەسێک تعلیقێکی لێداوی مانایوانێت و تعلیق تۆگرێتەوە کەسێک کە بە تۆڵە ناشرینی مانایوانێت کە تۆ ناشرین چۆن لەسەر کۆمەلگای ما لەسەر قسە ڕوعی کۆمەلگای بە خەریکی تەجمیلکردنی لوتێتی و یعنی ناوچوانی چاکە و سەری چاکە هەمووی ینی بۆ هەر قسەیە وای لەم کەسە کردو کە بۆ منە بیخاتە ناو بەردۆخە دەرونە نەخوازرەوەی کە وای لێ بکە ینی کێشە بۆ خێزان و بۆ خانەوادە بۆ چوادەوەرەکەشی دروست دەکات بڕاوکە ئمە خەڵکمانێت تەجمینی لولێکە سێجا کردوت هیچ عیبی نییە یعنی یەکەم جاری جوانتر بۆ لە دوو سێم جاری بۆ هەر خەڵک پێڵە لوتت وڵا تۆ زە خوار بۆ لوتت وڵا وای لە تۆ لوتت بەرز بۆ تۆ لوتت دابەزیوە سێری ئەم وشانەکە سێری ئەم قسانەکە کوال بەرامبەرەکەکە بۆی ئەم وشانە بۆ بەرامبەرەکان ئەگە بە تەندروست ئێمە بەکاری بێنین وا لە کۆمەلگاکەین کە بەڕاستی ینی دڵی خۆش بێ بە کۆمەلگا ینی بەختەوەر بێ یعنی یەکێک لە ئەساسەکانی بەختەوەری ئێمە کە بێ قسەی خۆش و ڕێز و احترام و بە ڕێزەوە لەگە بەرامبەرەکان مامەڵەکەین و پێچوانش ئەگەر قسەی ناخۆش بۆ بەرامبەرەکانمە بەکار بێنین بەدڵنیایەوە زۆرە لەو کەسانی کە تووشی بارودۆخی دەرونی بوون بە پێەوەی کە ئێمە لەو بارودۆخە مامەڵەکەین هەمووی زۆربەی زۆری قسەی ناخۆشە زۆربەی زۆری ئیهانەکردن و احترامە سوکاتی پێکردن و گاڵتە پێکردن و تعلیق لێدان و شکان و هەمووی ئەمەیە یعنی ئەو خۆتان لەوانەیە زۆرێک لەو نمونانەی کە لە چواردەوریشانە بن هەموو کەسانی کە بەدەست دەردەکەەوە ناڵێنێ ئەوەی کە بەرامبەر داوێتی خۆی نییە خۆی بە خۆی بێ نییە یعنی کۆمەلگا وای لێ دەکات کۆمەلگا وای لێکە کە خراپ بێ کۆمەلگا وای لێکە کە ناشرین بێ کۆمەلگا وای لێکە کە خۆی هانە بۆ ڕێگانە بەرێ بۆیە ئێمە دەتوانین بەرامبەر چاکەین ئێمەشین ئەتوانین هەر بە وشە بەرامبەر خراپ بکەین دەستخۆش بێ ئێمە ناوڕێکمان هێما مامۆستای بەڕێز دوای ناوڕەکە دێنەوە خزمەت ئێوە فەرمونە عەزیزان پشوگوێر دەگرین و دەگەڕێنەوە گەڕاینەوە لاتان بەڵام پێشەوەی کە بچمۆلای میوانەکانم ئاماژە بە سپۆنسەرەکانم بەمەوە کە سپۆنسەرەکانی من لەچکی MK شۆپینگە کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکانی لەچک و هەروەها باخان حیجاب کە لە چەلاری ئاوباریکە نهۆمی دووەم دوکانی ژمارە 1920 ئومێد دەکەم کە سودمەند بن و بتوان سەردانیان بکەن بەڕێزان دەگەڕێنەوە لای میوانەکانمان مامۆستا نمونەی زۆر جوانتان باس کرد لە قورئانی پیرۆز لە فەرموودە شیرینەکانی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ لەوانە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام دوعایەک ئەکا ئەڵێ رەبی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي واتە ئەو گرەی لە زمانما هەیە خۆی گیانمەی هێڵە و کاتێک داوا لە خۆی گەورە کە هاڕوونی برای لەگەڵیا بنێرە لە بەرەوەی ئەفسەح منی لیسانە لە بەرەوەی لە من زمان پاراوترە ئەم نمونە قورئانیانە کە خۆی گەورە بۆمان هێنێتەوە بۆ چ شتێکە ئێمە موسڵمان توانی وانە سود لەم بابەتانە وەرگرین لەم بابەتە ئاینیانە بەڵێ بەنیسبەت ئەوەی کە ئینسان شوێنەکە چ قسەیەکە خوازێ ئینسان ئەو قسەیە بکە ئەو پێوترێت ڕەوانبێژی یعنی قسەکەی بە شێوەیەک بێ کە جێگەی خۆی بگرێ و هیچ کەم و کوڕین تیانە بێ لە ڕووی وشە و زمانەوانی ئەوانە و پڕ بە پێستی شوێنەکە بێ وەکو جەنابی ئاماژەیەکت پێدا کەسێک ئەچێ پیرۆزبایی لە کەسێکەکە بێ وشەکانی وشەی پیرۆزبایی و مبارەکبایی و دڵخۆشی و ئەو شتانە بێت کەسێک کە کۆستێکی کەوتووە خۆشەویست و ئازیزێکی لە دەستداوە ئەمیش ئەبێ بە شێوەیەک بێ کە یعنی ئەو شتانە باسکاکەوە تەسەلای ئەو ئینسانە بە زیاتر هانی بە سەبر و خۆراگری پێ ببەخشێ کە ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە بەلاغەت و ڕەوانبێژی کە گرنگی پێدراوەوە قسەیەکە
يعني هال ناوكي لخويت يعني روان جوان يعني باش أجاتا جويبي سركة وكاريجري باشي أبي لسري هربا بواك باسي حضرتي موسى مان كسلامي خوي لسربه خوي جورك الرواني أنا كالق هارون إبراهيم ولا فرعون أفرمي فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى لقل استمكاري بلام كابراشي ملهورة واستمكاره وشيء أتواني يعني لبرام بري راوسي بلام خوا أفرمي قسيشي نرمو باشو جواني بن بجوية تاوكو يادي بكويتو يعني لخوا بترسي بويا أفرمي یەکێک لە مامۆستاکان نەچێتە لای کاربەدەست و حاکمێک زۆر بە توندی ئامۆژگاریەکە ئەویش فەرمی ڕەحمەتی خوا لێبێ خوا لە تۆ باشتری نارد بۆ لای خراپتر لە من پێی فەرموو قسەی نەرم و جوانی پێ بڵێ خوا موسای نارد بۆ لای فیرعون نە تۆ لە موسا باشتری نە منیش لە فیرعون خراپترم لەبەرەوە ینی ئەوەی کە ئینسان قسەکان بە شێوەیەکی جوان و چاک بکە و قسەکان وەکو بڵێ هەڵبژێرێ ئەگەر خوا یارمەتیمان با ئینسان بتوانین هەر قسەیەکەین بیری لێ بکەین و بزانین چەندێک کاریگەری باشی هەیە لەسەر ئەو ئینسانە ئەنجا قسەکان بکەین و قسەیەک نەکەین کە خوا نەخواستە لەسەری گوناهبار ببین یان ئەو مەسەلەی کە بۆی چوین ئاڵۆستری کەین و ناخۆشتری کەین چونکە شتیوامان بینیوە کەسێکیان بردووە بۆ بۆی سڵحی مەسەلەیە بکە کەچی قسەیەکی تێدا کردووە ئەوەنەی تر شتەکەی ئاڵۆز کردووە یعنی هەر قسەکەی نەکردایە باشتر بوو دەست خۆش مامۆستا کاریگەریەکانی لە ڕووی علم النفس و لە ڕووی دەرونیەوە کاریگەریەکانی قسەی خراپ چیە لەسەر دەرونی مرۆڤ زۆرجار ئەبینن مرۆڤێک بە قسەیەکی خراپ تێکەشکێ کۆتایی پێێت لە ڕووی دەرونیەوە دروستە ئێمە هەندێک جار ناڕاستیش بڵین لە پێناو ئەوەی کە بەرامبەر دڵی پێی خۆش بێ من زۆر جار باز لەوە ئەکەم وەڵێم خەڵکە بینم پاش ماوەیە هاوڕێیەکی بینێ بۆ نمونە تۆزێک بەهۆی نەخۆشیێک و تۆزێک ڕەنگ ڕووی تێک چووە زۆر بەخراپی لێ هاتووە کاکەوە تۆ وا تێکشکاوی ئەوەی تر تێکێشکێنێ پێچوانەوە تۆ قەیچێکە ئەو ناڕاستەش بڵێ توای لە ڕووی دینی شوێ مەسەرەوە مامۆستا ئەو ناڕاستی بڵێ عیبت نییە و کوڕێکی قۆز و ڕێک و پێک و چ کاریگەریشی لەسەر دەرونی مرۆڤ ئەم قسە خراپانە بەڵێ بە تاکید ئێمە باسی کاریگەریەکانی قسەی باشمان کرد لەسەر کەسەکە و لە کەسەکە کە بۆ متمانەی بەخۆی بێ دڵی خۆش بێ بەختەوەر بێ ستایشی خۆی بکات و با لە کەسەکە کە بەڕاستی بە دوای ئامانجەکانی خۆیان ڕابکە یعنی بتوانێت ئامانجەکانی خۆی بەدەست بێنن بە پێچەوانەوە عکسی ئەمە ئەوەیە کە قسەی ناخۆشەکەوەیەکەوە لە کەسەکە کە با بڵێن بەرەو شکستی بەرێ بەرەو ناومێدی بەرێت و وا لە کەسەکە کە تووشی چەندین گرفتی دەرونی بکات و هەر ئەوەی کە تۆ مامۆسەش لە ماوەی پێشوو ئاماژەی بۆدا کاتێک کە تۆ کەسی هاوڕێک دەبینی یا کەسێکە بینی یا بۆ مەچی بۆ لای نەخۆشێک ئێستا لە ئێمە هەیە خوا بۆ لێ هاتووە ینی برادێکمە بووای لێ هات بەڕەحمە چوو یعنی قسەکەی وا ئەکا بۆ بەرامبەرەکەی بەحساب چۆت سەدای نەخۆش کردووە بەڵام ئەوەندە بەناشینی قسەکە کە نەخۆشەکە ئەوەندی کرد نەخۆشەکەوێ بەس بە پێچوانەگە تۆ دوو قسەی باشی بۆ بکەیت دوو قسەی خێری بۆ بکەیت دوو قسەی جوانی بۆ بکەیت و هیچ لانی کەم من وەکو تاکێک کە چوومەتە لای کەسە نابمە بارگرانی بۆ سەرشانی ئەو لانی کەم من نەبوومەتە ئازارێ بۆم کەسە لانی کەم من یعنی نەبوومەتە کێشە بۆم کەسە یعنی ئەتوانم هیچ نەبێ نەبمە کێشە بۆ کەسە پێچوانەوە ئێمە کاتێک هاوڕێکمانە بینین یا کەسێک بنون منی جەناب باسە کرد يعني ئەوە نازانم لە ڕووی دینەوە مامۆسەدای بۆمان تاوتێکە بەڵام پێم وانێ ئەوە شتێکی ئەوە نەگوناحێکی گەورە بێ لە لای من بەبڕای من یعنی تۆ شتێکی زۆر خراپ ناڵی ئێمە ناڵین زۆر مبالغەی تیا بکە زۆر زیادەڕەوی تیا بکە یعنی ئەتوانین بە بڵین بڵێ دەستخۆش بێت تۆ متوانای ئەتوانی هەر ئەوەی کە خۆی کەسەکە توانیوێتی یعنی ئیدارەی ئەو نەخۆشیە نەشتوانێت تۆ ئەو وری بێتێکە لێ توانی بەڵێ هەر خۆی توانیوێتی بۆ سەپی خۆی بۆسێ ئەو زۆر مهمە توانیوێتی ئەو نەخۆشی هەڵگرێت توانیوێتی ڕوبەڕووی بۆسێتەوە توانیوێتی بۆ خۆی بۆ منە بچێتە لای دکتۆر یا شتێک هەر ئەوە قابلیەتی ئەوەی تیا زۆر لەوە زیاتر من و تۆ پێ هەڵبین زۆر لەوە زیاتر کە من و تۆ ستایشی کەین و ئەشتوانین بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر کەسەکە دروست دەکەین ئێمە زۆرێکمان هەن زۆرێکمان کاتێکە نەخۆشەکەین زۆر حەزەکەین هاوڕێکانمان دۆستەکانمان ئەو کەسانی کە خۆشەویستمان ئەو کەسانی کە وشەی جوانمان بۆ لە حەزەکەی سەردانمان بکەن ئەهەن لە کوردواری خۆمان ئەڵە چاوی تەعزیە زۆر تیشە ئەڵێ کاتێک کەس کابرا تەعزیە هەیە 2000 کەس دەچێت جاری 1000 کەس دەچێت زۆر یعنی زۆر هین نییە بەڵام سێری کێیەکە سێری ئەو کەساکە کە یعنی لە وشەی جوانە لە تەرژیعە لە هاندانە لە خۆشی لە شادیە بەشدار بۆ چاوەڕێەوە کە بچێتە لای بۆیە بەو سکونایی دێ بۆ ئارامی دێت ئێمەش بە هەمان شێوەیە نێتوانی بۆ هەموو کەسێ بۆ شازە مامەڵە بکەین نەتوانی بۆ نەخۆشی مامەڵەکەین بۆ مناڵی مامەڵەکەین بۆ هاوسەرەکانمان بۆ چوادەورەکانمان بۆ هاوڕێکانمان بۆ ئێنی ئێمە بیرمان نەچێ بڕۆ چەندین خوێندکار هەیە لە قوتابخانەکانەوە زێنە لەسەری قسەی مامۆستا ئەمە بۆ
ئێنیێرە لە ماوەساکە پێ تۆ تەمەڵیج ناسانی هەرەوە تۆ هیچی لێبەر هەم نایە تۆ نابی بە هیچ سێری کارە قسەی تۆ مامۆسا چ کارە ساتێکە خۆڵقان توانی بۆ من پێشی بەگەر نەشتوانێ بۆ من تواناشی تیانە توانی بڵێ کوڕمێک تۆ زیاتر هەوڵ بە قسمێک تۆ زیاتر هەوڵ بە یا بۆ من نتوانم باگەشتی کە سوکارەکەی بکەم قسێکی لەگەڵ بکەم بڵم مناڵەکەتان تۆ زیاتر پێویستی بە سەریکردنە بۆچی مەشغوڵە یا تۆ هەروای جێژی ینی احترامە جاری وایە زۆر جارێ وشەی ئەو وشە ناشنانە بەرامبەر بە بەرامبەرەکانمان بەکاردێن بەکارهێنانی ئەم وشە بۆ بەرامبەرەکانمان زیانێکی زۆری هەیە کاریگەر ڕاستەخۆ لەسەر کەسەکەی وا لە کەسەکە کە بەڕاستی یعنی دڵی بە هیچ شتێک خۆش نەبێت چۆن ئێستا بەشتێکی کۆمەلگای ئێمە لە گەنجەکانمان دڵی بە کورسا خۆش نیە بۆ خۆ ئەمە یعنی چییە بەس قسەیەکی ناخۆشە غەدرێکە زوڵمێکە ستەمێکە یعنی ئەو شتانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی دەکرێتەوە ئەو نەحەقیانە ڕۆژانە ڕوبەڕووی دەکرێتەوە لەم کەسەکە کە ناومێت بێ و بەداخۆ زۆر جارەیە کەسێکمانێک کە دەگاتە حاڵەتی ئینتیحار چی وای لێکە کە بگاتە حاڵەتی ئینتیحار هەر قسەی ئێمە و ئەمانە و قسەی چواردەورەکەیتوە لەو کەسەکە کە بۆ منە بڕیار بکە کۆتایی بە ژیانی خۆشی بێنە ینی ئێمە بەڕاستی ڕۆژانە کارە سادە خۆڵخێنی ڕۆژانە ئێمە یعنی گوناحەچێنی ڕۆژانە تاوان دەچینی بۆ بەرامبەرەکانمان ینی ئەمەە قسەی ناخۆش بە بەرامبەرەکانمانڵین وە لە بەرامبەرەکانمان کە زۆر جار هەیە لە ڕاستیە ینی وای لێکن کە بێزار بێ لە ژیان یانی تاقەتی ژیانی نەبێنێت دەستخۆش مامۆستا یوسف الفتنة أشد من القتل يعني أو فتنة كأكره بزمان أكره يعني زمان أو عندك كاريجري هي وما مصاهر لبش يكمي برنامجها زور باسي سوشيال ميديا يكر للسوشيال ميديا أبينين خلق كومنت كابا شاكو خراب كبيش يلا زمي كسكردوا علينا زمي كسر نكرم رم هر قسم لو كسر نكروا بلام شندين كومنتي نسيوا أو بجناح نازانه براسي أو شاني إيه من السوشيال ميديا إنوسين جناح باربين لسري هستمان بينا كردوا نەکەر سوۆشال میدیاژماوەسا ئەو قسە زبرانی کە ڕۆژانە بەرامبەر خەڵک بەکارهێنین ئێمە لە دینی ئیسلامە پی تاوانبار ئەبین بەڵێ پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم فەرمێ ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء فەرمێ مسلمان تانەدەر نییە لە خەڵکی ئێمانە هەمووی قسەی ناخۆشن لعنەتکەر نییە لە خەڵکی ینی هەست کەسێ بێ ئەی لعنت لە فلان و لعنت لە فلان و لعنت لە فلان و ولا الفاحش يعني إنسان سيني قصي خراب ولا البذيء يعني بذيء دولا رجنابتان بسران وبينران مان يعني كسيشي دم بيس يعني حرشي قصب بيت سرزباني نايجر يتواني حتى لفرموديش ترى فرمي يشيق لنشان كاني إنساني دورو دخل أويك وإذا خاصم فجر يعني أجر خوانا خاصة يعني شيء كوت النيوان أو خلشيك أو إتر كردواري الله هيك تانا حيله حتى شتي ناخوش وخراب بيبا دمي دا أيله بويا أوش أوي كإنسان أي نسي لكومنتي كسكايا يعني ردانوي كسكايا لراسيا أو عنش همي جناه بارية وخلشي ترفير كدني أو قسانة و يعني آساي كدنوي أو قسانة للاي خلقه أو إيش خوي جوريكا لوي كإنسان كان برو خرافة بري يعني هنديك شتى من زوج جاروتوما خوزجايا يعني راجع نكان پردەی بەسەرابن باسی نەکەن بۆ چکە هەندێک شت هەیە کە زۆر خراپە زۆر نەشیاوە کە ئەوترێ وڵا فلانە کەس فلانە تاوانی ئەنجامدا ئیتر وای لێ دێ ئەگەر خەڵکانێکیش نیەتێکی وایان هەبێ ئەڵێ جا قەیچێکە بە ئەو فلانە کەس کردی با منیش بیکەم ئاسایە بێتەوە بەلایەوە بۆیە بەڵێ ئەویش بە گوناه و بە خراپە لەسەریان نووسرێ كوا جاري يعني علمي شيبينية هلا خو هشتي أبو يكسر كردو تنيف تفنجا كان يبى تاريخي ويتدواي سيركا قرباني لك وتو يعني نزاني بتشاور النبت كامل سر حق وكامل سر باطل هشتي أبو يكسر قصينا خوش وقصي خرابي بيدا بشيشي لراسيا جناه باري وشتيشي يعني توشي جناه باري بوي ما قرت توبي لبكيت وبقريته ولا إخوة أوش كباسي فتنة وإنتكد بلكو بيتشوانكي في عمر خاص صلى الله عليه وسلم فرمي
ئینسان ئەگەر کۆمەڵە قسەیەکی شکا بۆی خەڵکان ڕێکخاتەوانێ بە درۆ لەسەری حسێب ناکرێ ئەگەر لە سەداسەدی ژۆ قسەیەوان نەبوو بێ دوو کەس بینیان تێک چۆ دوو لایەن دوو عەشرەت دوو ڕێکخراو بەڵێ کاکە وەڵاهی من چوومە لای ینی ئەکرێ ئەوە ناوی بنین درۆی مەسلحەت بەس نەگەوەی هەندێک کەس درۆی مەسلحەی بە شێوەیەکی تر لێکەداتەوە بەڵام بەڵێ ئەوەیان کە مادام ڕێخستنەوەی ئەم ئینسانانەی تێدایە لە بەرژەوەندیایە نەگەو ئینسانە خۆی گەورە بە گوناه لەسەری نانووسێ بەڵکو بە خێریش چونکە نیەتەکەی نیەتێکی چاک مامۆستا ببوورە یعنی هەر نمونەی بەسیط لە ڕەمەزانە ئەبینین بە تایبەتی ڕێزمێ بۆ پیاوە بە تەمەنەکان یعنی خۆم لە مزگەوتی لای ماڵ خۆمان بینیومە ئەو مناڵنە دێنە مزگەوتەوە وەڵی مزگەوت بە مناڵەوە خۆشە یعنی زۆر جار لێیان تووڕابن بە قسەی ناخۆش خۆشمان نەزانین وەڵی ئەو مناڵە دوایی ترابێ لە مزگەوت خەتای ئەو پیاوەیە کە قسەی پێوتووە و زۆر جار بە قسەی شیرینیش تۆ توانی مناڵەکەوا لێ بکەی 5 فەرزە بێتە مزگەوت و نوێژێکی جوان و عیبادەتێکی پاشی خۆی بکە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی لەسەر مناڵ بۆ لەسەر تربێتی مناڵ کە تۆ وەرنە لەناو مزگەوتە هەر لەم ڕەمەزانەیە مەچەندین و نابین مناڵەکەنە دەرەوە وڵا جاوە مامۆستاستیان ڕەنگە باسی دەرونیەکەی بەڵام بالفعل کاریگەری گەورەی هەیە کە ئێمە دەستخۆشیان لێ بکەین بڵێ کوڕم تۆ الحەمدوللا چاکی باشی یان هەندێک جار هەیە شیرینێکی پێدەی کتێبێکی پێدەی دڵی خۆشەکەی ینی وای لێ بکەین کە مزگەوت و ماڵی خوای لەلا خۆشەویست بێت لەلا شیرین بێت نەک خوا نەخواستە بە شتێکی دێوەزمەیەکی بێتە پێشا مزگەوت شوێنی مناڵ نیە زۆر جێمان لەوە بووە ئەو مناڵانە دیارە مناڵێک کە پاک و خاوێنی لە خۆی ینی جیا نەکاتەوە ینی نەزانێ پاک و خاوێنی چییە مزگەوتەکە پیسکە بەڵێ مەسەر مناڵی 2-3 ساڵان ئەمە بەڵام منداڵێ 6 ساڵانە چوەتە قوتابخانە ئەمانە شت ئەفامن شت ئەزانن ئەکرێت تەوجیهی جوان و چاشیان بکرێ بە قسەی جوان شتێکی خۆشم خوێندەوەی مامۆسایشی بەڕێ سەر بە کورتی تی ئێمە ینی شتێکمان هەبوو سیارەیەکە بۆ کاروباری بانگەواز و کاری خێر بەکارمانەیە ناوتی مەجموعەیە مناڵ و ئەمانە فێر ببوون یعنی هینیانە کرد ئەچوونە ناوی ئاشکان ینی تر زۆر بێزاریان کردبووین یەکیان بە تایبەتی وەکو بڵێ چۆنەڵێ سەردەستەی ئەوان بوو ئەو تەوجیهەکەی وتیان زۆر جالیان تووڕە بووبوونەوانە سوودی نەبووتی وتم لێ گەڕێن بۆ خۆم وتم وەرە ئەو کەسم بان کرد ئەوەی کە بە حساب ینی جوڵێنەری ئیشەکە بوو وتم تۆ ئینسانی باشی وای وای تۆ ئەبێت چاودێری ئەمینەمان بۆ بکەیت چونکە ئێمە ئەمە پێویستمانە ئەم ئامێرەمان پێویستە ئەم سیارەمان پێویستە نابێ بێڵی بشێ ئەزانم تۆ دڵسۆزی حەز لێکەی تیوەڵا ئەو بەرپرسیارەتەن دایە ئیتر وتی هەموو مناڵەکانی لێ دوورخستینەوە چونکە حل بوو ئیشەکە بۆ سوکەوتی من بەرپرسیارەتێکمدایە ینی وەکو بڵێ حسابم بۆ کرد جا ئەو حساب بۆکردنە زۆر مهمە کە ئەو ئینسانە بۆیە ڕەنگەوە مامۆستا لە ڕاین دەرونیەوە زار بەڵام منە وەکو بیستومە جاری وا بۆ کەسێک منداڵێک بازە شتی کردو باوکەکەی پێی ناخۆش بوو بڵێ بۆ نمونە جگەرەی کێشاوە نێرگەلەی کێشاوە ینی باوکەکە جاریوە بینیوێتی بەس قسەی نەکردووە وای نەکردووە شەرمەکەی بشتێ تووشێتی کوڕم شتێکی خراپەوەی بە شێوەیەکی جوان تەوجیهی کردووە ینی زۆر سەرکۆنی نەکردووە وەڵڵا ناتوانانی ئەوە بکەی ئەوە بکەی چکە ئەو ڕەنگە لە ڕووی دەرونیەوە ئەو کەسە ئەو مێرد منداڵە و گەنجە ئەیە بیسەلمێنێ کە ئەو شتە ئاکا ینی باوکیشی پێی نازانێ بە پاڵەوانێتێکیشی ئەزانێ من ڕۆژێکیانە چوون بۆ مزگەوت کەسێکم بینی ینی منداڵ بوو ینی هێشتا نەگەشت بۆ قۆناغی پێگەیشتنیش جگەرەیە کێشە منیش ئاوا تۆزێگە ینی کە منی بینی تۆزێگە شەرمی کرد تەریق بۆ سەری داخست و تم کوڕم حەزاتیەوەیە بە قسەی دایک و باوکتکەی لە نمرەکانی قوتابخانەت بەرز بێ ئەوە ئەم جگەرە و دووکەڵە شتێکی خراپە لە ئێستاوەی خەیتە ئەم سنگەی خۆتە و خۆت تووشی نەخۆشیەکەی ئیترا نەمت و ڕۆشتم زۆر سەرکۆنم نەکەسکوم لەوانەیە کە زیاد لە پێویستی سەرکۆنیکەیت و بەسەریابەی شتەکە باکسوم مادەم شەرمم لێکا و سەری داخستۆ ما بڕۆم تا ئەوە قسەی خۆم کرد و ڕۆشتم لەبەرەوە بەڵێ قسەی جوان و چاک لە ئێمە وەکو مسلمان لێمان داوا کراوە و بە ئەرکێکی خۆمان ێزانین وەکو دین داوامان لێکە ڕەنگە تەبیعەتی من وابێ ینی نابێەوە بڵێم وڵا کاکە من تەبیعەتم وایە هەر تووڕەم هەر قسەم زبرە هەر ینی هەر قسەم ڕقا نەخێر خی گەورە
داوامان لێکاکەوە مادەم شتێک فەرمانی خوابێ ئەبێ ئینسانیش سەمیعنا وەطاعنا. لە ماوەیە گوێم لە بابەتێک گرت ئافرەتێک باسیەوەیە کە ڕۆژێک خاتوونێکی بەتەمەن داوای لێ کردووە یارمەتی بات وتی من یارمەتێکی زۆر سادەم یا ینی بڕۆ کەسە ئەو ئافرەتەم نایەتەوە بەرچام بەڵام ئەو دوعایانە ئەو قسە جوانانی ئەو ئافرەتە کردی هەتاوەکو ئەم ڕۆژە لە بیرمە یعنی سێری کاریگەری ئەو وشە گرنگانە بکەم مامۆستا هەستیار چی چارەسەرێ بکەین بۆ ئەوەی ئەو وشە شیرینانە بگەڕینەوە سەر زمانمان کاری لەسەر بکەین لە کۆمەلگادا دڵیام خۆت کە بەرکەوتنت هەیە لەگەڵ خەڵکە دەزانی زۆربەی ئەوانەی کێنە لای بەڕێستان دەروەکو دەروناسێک قوربانی وشەکانن عین قوربانی ئەو وشانن کە ئێمە پێیان ئەڵێن بە شێوازێکی زبر. بەڵێ لە ڕاستیە ئێمە ئەگەر یەک تۆز بگەڕێنەوە بەناو ڕابردووی خۆمان کەممان هەیە ئەگەر لە تەمەنی مناڵیەوە تا ئێستاش قسێکی ناخۆشمان پێوترابێ لە بیرمان چوو بێتەوە کەممان هەیە بەردەوام لە بیرمانە و تێگەین لەوەی کە ئەو قسە ناخۆشە چەندێک کاریگەری لەسەر ژیانی ئێمە دروست کردووە یعنی چەندێک ڕەوتی ژیانی ئێمەی بەرەوەدوا بردووە بۆنمە چەندێک تووشی شکستی کردوین کەممان هەیە تووشیەوە نەبووبێتین لەم سۆنگەوە کاتێک کە تۆ بینی ئەو قسەیە چەندێک کاریگەری لەسەر تۆ دروست کردووە هەموو خەڵکی ژۆک تۆ هەمان ئەو شعوری هەیە هەمووی چۆن باسی ئەو نمونەت کردوتت قسێکی باشی کردووە هاوکارێکی باشی کردو کەسە لە بیری ناچێتەوە ئێمە هەمومان پێویستمان بە یەکتریە بۆ قسەی باش بۆ قسەی شیرین بۆ قسەی خۆش یعنی تەسەورکەن چۆن ئاو پێویستە چۆن خواردن پێویستە ینی چۆن ئەو حاجەتانەی تر پێویستە قسەی خۆش ئێستا بۆ ئێمە و ئێستاش و داهاتوو جوش بە هەمان شێوە ئێمە پێویستمە بۆ قسە خۆشانەیە و ئەو قسە خۆشانەیە ئێمە نزیک دەکاتەوە لە یەکتری و دەتوانێت پەیوەندی کۆمەڵاتەکانمان بەهێزکە و دەتوانێت یەکتری خۆشەویستکە لە بەرچاو یەکتریە یعنی تۆ بێگانەکەشت بێ ئەگەر دوو قسەی شیرینی بۆ کردی دوو قسەی جوانی بۆ کردی خۆشتە سبحان الله ینی خۆش دێت بەدەست خۆت دێ زۆرێکمان هەن ئێمە کاتێک بینین کەسێکی قسێکی جوانت بۆ دەکا کەسێ هانت دەدا ستایشت دەکا پیا هەڵدەیە یعنی وا لێ دەکا کە بەڕاستی هەست بەبوونی خۆت بکەی ئێمە زۆر جارێ غیابین لەوەی کە چۆن هەست بەبوونی خۆمان بکەین هەر ئێکێ لە ئێمە وەکو نمونی کە باس کە دێتە لای ئێمە هەر کەسێ لەو کەسانی کە دێتە لای ئێمە تەسەورکە بەس یەک پرسیاری لێکەین ئەڵێن ئەو شتانەی کە تۆ هەتن جوانن بیان نووسە یعنی مدەتێکی دێنێ بۆ منە هەفتێکی ئێنێ ئەڵێ چی شتێک جوان هەیە لە تۆ بینووسە تەسەور کە دوای هەفتەکە کە دێتەوە 100 خاڵی جوان لەم کەسا هەیەی بۆ نووسێ ئەی زەحمەت نەبێ ئەمانە بینینەوەڵە ئەی بوو نایبینی ئەو شتە جوانانەی کە لە تۆ هەیە بۆ نایبینی یعنی هۆکاری نەبینی نەکەی چییە بەداخەوە من نەمتوانی شتە جوانەکانی پیشاندەم تۆیە کە خوشکی نەتوانێت ئەم برایەتی نیتوانی هاوسەرەکەی نیتوانێتی کۆمەلگان نیتوانیوە وا لەم کەسە بکە ئەو شتە جوانانەی کە هەیەی ببینێ بۆ نمونەرەوەی کە تەندروستێکی باشی هەرەوەی کە عەقڵە ئەتوانێت بفامێنێ هەرەوەی کە دەتوانێت شەکانی خۆی بەڕێبکات ئەوە دەتوانێت کە بن بێتە دایک ئەو دەتوانێت بێتە باوک هەموو ئەمانە بێکەوە بەسراونەتەوە یعنی ئێمە ناتوانین قسەی باش لە ناو ژیانی خۆمان دەربکەین یعنی ئەگەر قسەی باش لە ژیانی خۆمانە دەرکەین بڕوا بکە یعنی بەرەو هەڵدێرە ڕۆی بەرەو شوێنەکە ڕووی کە ئەو سەریمان دیار نییە چۆن مامۆستا باسی کرد واجبی سەرشانمانە ئەرکی سەرشانمانە هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی دینەوە کە مامۆستا ئاماژەی باش پێدا واجبی سەرشانی ئێمە کە بەڕاستی خۆمان ڕابێنین یعنی مانگی ڕەمەزان بکەنێ دەرفەت بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە خۆمان ڕابێنین لەسەرەوەی کە چۆن بتوانین قسەی شیرین بە بەرامبەرەکانمان بکەین باشە مامۆستا کەواتە چۆن بتوانین بینە مرۆڤێکی دەروون دروست هەرەوەی کە ئێمە لە ڕاستیە ڕێز لە خۆمان بگرین و ڕێز لە بەرامبەرەکانمان بگرین بە جوانی سێری خۆمان بکەین و بە جوایی سێری بەرامبەرەکانمان بکەین ستایشی خۆمان بکەین و ستایشی بەرامبەرەکانمان بکەین پیاڵدانی بەرامبەرەکانمان بکەین شتە جوانەکانی بەرامبەرەکانمان بینین کاتێک کە شتێک بینین لە بەرامبەرەکەیە جوان نییە بێم بە شێوازێکی زۆر جوان بۆی ڕاستکە وەکو نمونەکەی مامۆستا باسی کرد یعنی کاتێک کە تۆ شتێکی ناشاز ئەبینی مانای وانەیە تر کۆی ئەو کەسە ناشازە ئەو خاڵە ناشازە وەرە چۆن دەتوانیت تۆ شتە چاکەیتەوە یعنی حکمەتەکە ببوورە حکمەتەکە وەیە یعنی ئێمە هەمومان وشەی ناشرین بەکاردێنین مشکلە نییە بەس مشکلەوەی کە چۆن دەتوانین کێک دەتوانێت ئەم شتە جوانە پیشانە بەدا ئەم شتە ناشرینەمان پێ ڕاستکاتەوە چۆن ئێمە کاتێک کە شتێکی ناشرین نەبینی قسێکی ناشرین نەبینی ئەگەر بە قسەی ناشرین وەڵامماندایەوە شتێکمان خراپتر کرد یعنی بڕاکە زۆر لەو کەسە خراپترین کە قسە ناشرینەکەی کردووە بەس ئەگەر قسێکی ناشرینمان ڕوبەڕوو کرایەوە بە جوانی وەڵامماندایەوە ئەو کاتێ بەڵێ ئەتوانی شانازی بە خۆمانەوەکەین بڵین بەڕاستی مە کەسێکی زۆر باشین بەڵام ئێمە ئەتوانی وا بکەین پرسیارەکە ئێمە دەتوانین وا بکەین کاتێک کەسێک قسێکی ناخۆشم پێ لە سوکاتێکم پێگەی هەنێکم پێکا بە جوانی وەڵامی بەمەوە
ئەوە تۆ کە تۆ بە جوانی وەڵام بدایە کەوای لە تۆ کەسێکی زۆر باشی کەوای لە تۆ کەسێکی دەتوانی بە سەوتی بەرە ساوارکە بڵێ من زۆر باش ماوەسا هەستیار ینی هەندێک جار ناتوانین کۆنتترۆلی ئەوکەین کە خەڵک بە زمانێکی شیرین قسەمان لەگەڵاکەن تا چەندێک گرنگە کە ئەمە لە خۆمانەوە بێ و ئەو قسە شیرینانەی کە بۆ خەڵکی ئەکەین بۆ خۆشمانی پێێن یانی هەنێجار ئەوە چۆنڵی ها سەرکۆنەی خۆمانەکەین ئەومان بیرەچێتەوە چی جوانمانتیایەوە کە نمونەی کە بەڕێزدان باستان ئەخر ئەوەیە بەتاکید ئەمە پەیوەندی بە بەرزی ئاسی وەشیاری تاکەکە خۆیەتی یعنی من بۆچی خەڵک پێم بڵێ باشی کاتێک کە ئەزانم کە زۆرێک لەو شتانەی خراپە نایکەم بۆچی خەڵک پێم بڵێ تۆ جوانی کاتێک خۆم زانم جوانم بۆچی خەڵک پێم بڵێ بە ڕێزی کەمێک ئەزانم کە من ڕێز لە هەموو کەسێکەوە گرم ئێمە ئەمە ئەکەوێتە سەر ئاسی وەشیاری کەسەکە ئەگەر خۆمان بتوانین ئەو شتە جوانانە ببینی کە لە خۆمانە هەیە زۆر کاتێ بەو شتانەی کە بەرامبەر ڕوومەڕمانەکە تۆ ناڕوخێن بەس ئێمە ناتوانین شتە جوانەکانی خۆمان بینین و بیشی بینین وەکو پیویست نایبینین وەکو ئەوە نییە بۆ منە یعنی خەڵک ستایشماکە ئێستا زۆرێک ئەمە بینین کاتێک کاچی لە دەرەوە هەوڵدین جوان بە جوانتیشی خۆمان بڕازێنینەوە بۆ بەس بۆی خەڵک پێمان بڵێ جوانی یعنی هەر ئەوە کە تۆ خۆت زۆر جوانی ینی لە ماڵیشەوە بە هەمانشیەوە زۆر جوانی یعنی چاوەڕێ ئەوە مەکە کە خەڵک پێ بڵێ جوانی چونکە زۆر جارێ کۆمەلگا بێڕوحمە ینی کۆمەلگا ینی ڕوحم بە تۆ ناکە بۆ لەسەر و خاڵ لەسەر و پۆینتی تۆ بۆسێ بڵێت تۆ زۆر جوانی یا تۆ زۆر زیرەکی یا تۆ ئەتوانی شتێ بکە ئەتوانی بۆ من ئەو هەنگاوانە بنێ بۆ داهاتی خۆت ئەمانە کەوتە سەر ئاسی وەشیاری کەسەکە ئێمە ئەگەر بتوانین ئاسی وەشیاری خۆمان بەرزکەینەوە زۆر جارێ پێویستمان بە کۆمەلگا نییە لەسەر ئەوەی کە مڕعاتی ئێمە بکە هاوکاری ئێمە بکە کە بتوانین ئەو شتانە بکەین کە باشە بۆ خۆمانیە بۆ چۆدۆرەکەمان باشە زۆر باشە مامۆستای بەڕێز زۆر جار ئێمە بە ناوی ئەوەی کە قسەم لە ڕووە و قسەم حەقە و یعنی ئەوە زۆر جار قسەی ڕق بەرامبەر بەکارهێنین ئەمە لە ئیمسامە چۆن ماڵی لەگەڵاکرێ بۆ من بەرامبەر تۆ بە ڕوحمت پێ ناکەم یعنی ڕاستە ڕەنگە بەشێ لە قسەکانم ڕق بێ بەڵام ها بە ناوی ئەوەی کە بکە من لە پاشم لە قسە ناکەم و قسەم لە ڕوو یعنی هەرچی خراپە بەدەممە ئەیڵێم چۆن ئیسلام ئەمان لەگەڵ ئەمە هەکە بەڵێ دیارە بەشێکی دڵسۆزی نواندنە بەرامبەر خەڵکانی تر ئەو قسەی جەنابەت تەواوە ئەگەر ئێمە خەڵکانێک هەبێ شتێکی خراپیان تیا ببینین ئەبێ بزانین ئەوش ینی چۆن ئەم ئینسانانە ڕاستەکەینەوەنێ چۆن ئامۆژگارەکانی خۆمان ئەو ڕێنمایانی کە ئێمە ئەمانەوە بیگەێنین بەو برا بەڕێزە بۆ خوشکە بەڕێزە بەو کەسە ینی یەکسەر تۆ داباریتە سەری بەبێ ئەوەی کە بزانی ئەم ئینسانە ئامادەجی هەیە ئەو شتە قبول کایان نا ئەوە خراپە چونکە ئەم ئیسلامە حەقە بەڵامە بێ بە حەق و بە جوانیش بگەێنرێ نابێ ئینسان بە میزاجی خۆی چۆنم پێ باش بێ و چۆنم پێهین ینی باش بڵێ وەڵام بەو شێوەی گێنم ئەمە دڵسۆزیە تۆ دڵسۆزی ئەو ئینسانی ئەنجا لە ڕووی دەرونیشەوە ینی ئینسانە وەکو مامۆستا باسی کرد ئەم ئینسانە سیفاتی باشی تێدا هەمووی هەر خراپ نییە لەبەرەوە تۆ یەکسەر لانی کەم چەند سیفاتێکی باشی بڵێ بۆی کە کابرا دڵیت بۆ بکاتەوە تۆ قسەکەی تۆ وەربگرێت بەڵام هەر یەکسەر بڵێ کاکە تۆ شتت غەڵەتە و ئاوایە و ئاوایە ئێستا ئێمە بڵێن بۆ نمونە لە مزگەوتین برایەکی بەڕێز ئەبینی نوێژەکەی هەڵەیە یعنی هەر یەکسەر کاکە وەرە کێوە نوێژەتۆی وەڵا خوا لێ قبول ناکە نە ینی بە شێوەیەشی تێگەێنە ئەجری نوێژ چەندێ گەورەیە خی گەورە چۆن پاداشتی نوێژ خوێنانەداتەوە خۆی ینی وای لێ دێ و ئینسانە خۆی لە کەم و کوڕەکانی خۆیە پرسێ ئەڵێ مامۆستا نوێژەکەم غەڵەتی نییە ڕەحمەتی خوا لێبێ غەڵەتی هەیە پێم بڵێ ڕوان تۆ ژەڵی کاکە وڵاهی خۆ عاجز نابی لێم دەی باشە ئەو شتێ پێی ئەڵێ بەڵام ئەوەی کە هەندێک کەسێ ڕەنگە کاتەکەی کاتی ئەوە نەبێت چکە لەوانەیە لە ناو خەڵکێکا و ئاماژی پێ بکە و بانگی کا پێی خۆش نییە و ئینسانە کەسایەتی بشێنی با غەڵەتیش بێ یا شتەکەی هەڵێکی زەقیش بێ ینی پێی ناخۆشە بە چای خەڵکەوە ئامۆژگاریکەی یا بە شێوەیەکی زۆر زەبر و ناخۆش ئامۆژگاریکەی بەڵکو خوا یارمەتیت با بە شێوەیەکی جوان و چاک و لەسەر خۆ و نەرمونیان چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوەی کە خوا لە نەرمونیانی و ئەو ڕەفتارە جوان و شیرینە ئەیدا لە تند و تیژی و تووڕەبوو نایدا بۆیە ئەفەرمێ ئەو نەرمونیانی و باشیە هەڵس و کەوتە جوانە لە هەر کاروبارێکا بێت جوانێکە ئەگەر لە کاروبارێک و ڕێخستنی خەڵکو و ئەمانەیە دەریکەیت و نەیهێڵی ئەفەرمێ ناشیرینە بێ جا داعوە و بانگەوازە ئامۆژگاریکردنی خەڵکە ڕێنماییکردنی خەڵکە ینی
ئەبێ ئینسان شارەزایی گەیاندنی دڵسۆزێکە و کەلیمەکە و هەڵبژاردننی کەلیمەکانیش هەر زۆر زەرمان وسایانی دین پێمان ئەڵێ ینی ئەڵێ ئەگەر غیرە مسلمانێک ینی جێی پێدای ینی زنەی بەدینەکەتدا تۆ هەوڵ بە ڕەدی مەدەرەوە بە قسەی خراپ و بە قسەی گەورە فەرمێ نابێت فەرمێ نابێت جنێ و بن بە خواکانی ئەوانیش بە پەرسراوەکانی ئەوانیش چونکە ئەوانیش یعنی لە دوژایەتە یاذ بالله جنێ و بەخوای گەورە ئەدەنەوانی کەواتە بێتۆ ینی ئاگاداربی ئەو شتێکە لە لای ئەو پیرۆزە لە لای ئەو گەورەیە هیری نەکەی وەکو بڵێ یەکسەر لە ناوی نەبیت و بە هیچی لە قەڵەمدەی بەڵکو تێی بگەینی حاڵی بکەی کە بەرنامەکەی ئەو چییە بەرنامەکەی تۆش چۆنە مامسایبەر کەمی کات زۆر بە کورتی خۆی گەورە بە پێغەمبەرمانە فەرمووی لەو كنت فظا غليظا لانفضوا من حولك ینی تا چنێک گرنگە ئێمە زمانمان شیرین بێ لەگەڵ کەسانی دەوروبەرمانە و تا چنێک کەسە نزیکەکانمان لە پێشینەترن کەسانێکمان هەیە لە دەرەوە زۆر زمان شیرینن بەڵام لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان ناوانین یعنی ئەمە چ سوودێکێ بێ لەو کاتەیە و ئایا گوناحبارە بن؟ بەڵێ گوناهبارە بن چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەیرکم خەیرکم لأهله وأنا خەیرکم لأهله باشترین خێرەوەیە کە تۆ بیگەینی بە کەسە نزیکەکانت خێزانتە براتە خوشکتە خەسووتە غەزوورتە کەسانێکە لێتەوە نزیکن وەکو وتراوە الأقربون أولى بالمعروف يعني ئەوانەی کە لێتەوە نزیکن يعني شایستەترن بە چاکەکردن لەگەڵیانە ئەنجا ئیسلامە بەڕاستی ئەوەندە گەورەیە نەک ینی کەسی نزیک حتا خەڵکێکی تریش ئەگەر چاکەیە کرد لەگەڵا بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر یەکێک چاکەیەشی لەگەڵاکردن ئێوەش چاکەی لەگەڵا بکەن یعنی گەشتی مادی و تۆش ئەگەر توانیت ئەو دیارەکە تۆش دیارێک ببۆ ئەفەرمی جاری وای ڕەنگە ئینسان نەتوانێت فەرمی ئەگەر نەتان توانی دوعای خێری بۆ بکەن ئەوەندە دوعای بۆ بکەن کە یعنی وابزانی تر پاداشتی ئەو کەسەت کردووە یا ڕەبی دەست خۆش بێ خوا لە ساخا خوالت قبولکە خوای گەورە پاداشتی خێرت باتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەمەی تر یعنی سەنا و پیا هەڵگوتنێکی چاکە و ئینسانە دڵی پێی خۆشە و تۆ دوعای بۆکەی و چاکەی لەگەڵەکەی دیارە ئەوەش کە ئێمە بەڕاستی ئەگەر بێت و لە کە سوکاری خۆمان و کەسی نزیکی خۆمانەوە دەست پێ نەکەین ئیتر ئەوە معنای وایە خەڵکانی تر قسەکانمان وەرناگرن دەستخۆش من پرسیارمان زۆر کرد حەزەکەم تۆ پەیامی کۆتایی سەبارەت بە قسەی شیرین و گفتاری شیرین وەتای بابەتەکە حەزەکەم چی لە دڵتایە بۆمان بێژی دەست خۆش بێ زۆر سپاس لە ڕاستیە من ئەڵێم بۆ ئەوەی کە تۆ دڵخۆش بیت بەختەوەر بی مرتاح بی وجدانت ئاسوودە بێ بۆی بەڕاستی بتانی ستایشی خۆت بکەی بە شانوباڵی خۆتا هەڵبڵێ و بەڕاستی بەختەوەربی هەمیشە وڵ بدە ئەو قسانەی کە دیکەی با قسەی جوان و شیرین و بە نرخم بۆ بەرامبەرەکانت و دایم و سەعات وا لە بەرامبەرەکەت بڕوانە هەمیشە پێویستی بۆ قسانی تۆیە بۆ قسە خۆشانە بۆ قسە شیرینانی تۆیە و هەر ئەمەشە وا لێ دەکات کە بەڕاستی وجدانت ئاسوودە بێ وجدانە مرتاح بێ و وا لێکە کە خەڵک خۆشی بوێت و وا لێکە کە بەڕاستی پەیوەندی کۆمەڵاتەکانت بەهێز بێ و وا لێکە کە بەڕاستی کە بە ئیسراحەتی خۆت شەو کە سەرکردە سەرەکەی بڵێ ئۆ خەئیش من ئەمڕۆ قسەی زۆر باشم کرد ئەمڕۆ قسەی زۆر چاکم کرد سپاس بخوا بە قسەکانی من کەس دڵی لە من نێشاوە و دڵی کەسم نەڕەنجاند و ماڵی کەسم وێران نەکرد و کەسیشم تووسی شکست و ناومێدی نەکرد زۆر زۆر سپاسانەکەی هیوادارم لەم شەو پیرۆزەیە بە زمانێکی شیرین ئەو پەیامە جوانەی سیگەوهەر مانگەیاند بێ بە میوانداری ئێوەی بەڕێز کە بەڕێزان مامۆستا یوسف مەحموود مامۆستای ئاینی و مامۆستا هەستیار عەلی چار سەرکاری دەرونی دووبارە بەخێر مامۆستا یاخزێتان کێشا خوای گەورە پاداشتی خێری ئێوەش بات و ئینشاءڵڵا قسەکانمان سوود و کەڵکی هەبوو بێ بۆ بینەران و بیسەران دەستان خۆش بێ خۆشەویستانم زۆر زۆر خۆشحاڵ بووین خوای گەورە جەزای مامۆستایانی بەڕێز باتەوە و بیکاتە ئەجری قیامەتیان سوپاس بۆ ئێوەش کە وینەرمان بوون ئینشاڵڵا ئێوەش سوود و ئیسفادەتان لە قسە بە نرخەکانیان وەرگرتووە بەڵێ ئەزیزان ئاماژە بە سپۆنسەرەکانم بەمەوە لە کۆتاییە سپاس بۆ MK شۆپینگ کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخا لەسەر مزگەوتی گەورە بازاری بەختیاری یەکەم دوکانی لە چک و هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە سلێمانی لە بازاری ئاوبارێک لە نهۆمی دۆم دوکانی ژمارە 119 و 120 هیوای شەوێکی باشتان بۆ خوازیت خۆی گەورەتە خواتان لەگەڵ